الارجاكي بن سلافل وبن بو جاريكي انارتي لقضاء بردرشه جبوكو بريا بسبين سالان دروجك وكايرو دا خلكي قضاء بردرش لهم بر الرجيمه بعث دزب سرهلداني كير و رابرين دن هذا بشتي بسبين سالان لفرد برسين ارمان جن سرهلداني تشبون ايا لفردا خلق وكي بي تي في جارمان جن و سرهلداني رازيه حتى چند خلق مفا جوي سرهلداني ورگرتي تني جبو آزادی بو یانجی جبو جیانو جیارکا خوشتر خلق را پری دفر دال قضا بردرش البته کو تمام آلیندین سیاسی لهنا و تمام ولاتینو یجی کو پشتی بو بقضا دن هذا گلی گازن دنوان رخنیان و هنا دهم برجیدا برو واجی وکته گوتن کل قضا بردرجی گلک خدمت گزاریات نکرین گلک کارن باش هات نکرین لور هم د برنامه کا تایبتا کانال این ارتدا بوارا دبین به میوانداری هر یک آراس محمد برپرسه کمیته یکتی لور گلک بخیر بی هر وسط طارق رمضان برپرسه لقی یک گرتو بردرش بخیر بی سپاس جبو بجداری کرنا و دیستان به میوانداریا تیار عادلان کو نوینر پارتیا دموکراتا کردستان ل بردرج دیستان به میوانداری شاه بوتانی و روزنامه وانک هر وسا که یک جوان کسین کو بجدار بود راپرین ل بردرج سید جمال بمراد بیتون دیستان بخیرات نوان میوانان جی دیکن کو همو لور برهف بوینه هیدانیم کو بشین جبو جاره که نارتی خدمتا دورا بردرج بکن حوالاتین قضا بردرج بکن تماشاوان اجاز کم جار السپاس جبو بجداری کرنا و همیا اس وکه کم کس کو بچمجم مثل جمال کتوه که یک جوان کسین بجدار در راپرینه ده دخوازم جته دست پی بکم یعنی آرمان جن راپرینه چی بون و جبو چه راپرین کرو حتی چند آرمان جن راپرینه هاتنه بجهینان بله زور سپاس خوی راپرین وکو همو دورکانی کلا کردستان دستی پیکر و همو شار و شارشکانی کردستان رزگار بو دو رزگار کردنی شاری هولیر سنوری گورانتی هم بابلن قضای بردرش راپرین کرا و همو خلق تدا بجدار بو همو لاین سیاسی کان تدا بجدار بو آرمانجی بابلن هدف لو راپرینه دا رزگار کردنی ولاتکی خومان بو کردستان بو بۆی بگەینە هەموو ئاماجەکانی کە داخوازی هەر ملەتێکە کە خەباتی بۆ دەکاتن و ئەو ناوچەیە ڕزگار کرا و ئەو منتەقەیە خەتی تەماس بووە لەگەڵ ڕژیمی بەعەزدا بۆیە ئەو جێ ئێستامە لێرە دانیشتینە پێشی 2003 ڕژیمی بەعەز ینی لەو بەریگرت بوو باشە ئێستا دا و ئامانجانەی کە ڕاپەرینی بۆ کرا ئێوە لە پێناوتان کرد تا چەند هاتوو نەدی تا چەند توانیوانە یەکسانی دادپەروەری هەبێ ئازادی هەبێ ژیانێکی خۆش هەبێ بەڵێ ئامانجەکان زۆری هاتەدی و زۆرشی نهاتێدی ئەوانەی هاتێدی پەرلەمانە حکوومەتە دام و دەستگایەکانی حکوومەتە بەڵام هەردیسان پێویستی بە باشترکردنی ئەو دام و دەستگایانە لە هەموو ڕۆیەکە لە ڕووی یاساییەوە لە ڕووی پەرلەمانەوی دیە هەر هەمووی پێویستی بە هاوکاری ملەتە یعنی ملت دەبێ هاوکار بیت بەسپاس کاکە ڕاست دەمەلای جەنابەت لە دوای ڕاپەڕینەوە لە ئێستادا دەمێ بزانم کە کاکسێ دەڵێت بەشێکی ئامانجەکانی ڕاپەڕین هاتوونەتە دی بەشێکیشیان ماون ینی ئێوە چۆن دەبینی تا چەند ئەو ئامانجانە ئەو هەدەفەنەکیەوە ڕاپەڕینی لە پێناوکرا هاتوونەتە دی سەرەتا 25 ساڵەی ڕاپەڕین لە قەزای بەردەڕەش پیرۆز دەکەم لە سەرجەم خانەوادەی شەهیدان لێرەوە سلااوێکی گەرم دەنێرین بۆ پێشمەرگە قارەمانەکانمان لە بەرۆکی جەکرد ئێستا 10 کیلۆمەتر لەمە زیاتر نزیکن خۆی ڕاپەڕی مێژووی وەرچەرخانە لە مێژووی میلەتەکەمان دوای چەندی ساڵ زوڵم و ستەم لەو میلەتە دوای چەندین شێمیە باران و ئەنفالکردن و زیندە بەچالکردنی خەلکی قارەمانی میلەتەکەمان و کوردستان دوای چەندین شۆڕەش و چەندین ساڵ ماندی بوون و تەسحیەی پێشمەرگە و قوربانیدانی زۆر و شەهید لە پێناوەوە بە پشتیوانی خوای گەورە و پشتیوانی جەماوەری کوردستان و بەهێز و بازووی پێشمەرگە توانرا سەرجەم شار و شارۆچکانی هەرێمی کوردستان ئازاد بکرێت ڕاپەڕین بکرێت لە دام و دەستگاکانی حکوومەتی بەعەز داپەلۆسێت و لەو دڕندانە ئازاد بکرێت سەبارەت بە ئامانجەکانی ڕاپەڕین زۆر شتی گرنگی بۆ هەرێمی کوردستانی ناکەوە ئێستا لە سای سەری پێشمەرگە سنوورێکی دیاریکرامان هەیە وەکو هەرێمی کوردستان پەرلەمانێکی دروستکردنی پەرلەمان لە هەفتی چاری هەفتی 92 دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان دەیان
بە هەزاران کیلۆمەتر لە شەقام دروست کرایە لەو کوردستانە سەدان قوتابخانە و باڵەخانە بۆ باڵەخانەی حکوومیەکان دەیان پارچش لە هەرێمی کوردستان بگرێک زۆر پرۆژەی زۆر گرنگ و استراتیژی کرایە. دەرهێنانی نەفتیش بەڕاستی شتێکی گرنگە. باش ئامانجەکانی کە نەهاتوونێتی ئەوانەی نەهاتنەوەدی ئێستا دێن بەڵام ئەندێک شتی گرنگەوە لەوەی باسی بکەین بەڕاستی حقت ڕاپەڕی شتی زۆر گرنگی بۆ هەرێمی کوردستان هێنایەتەکە ئەوانی کە باسما کرد. بەڵام لە پاڵ ئەوەش مانای وانە کەم و کورتیمان نەبی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک ئەو ئامانجەی کە پێشمەرگە و جەماوەری کوردستان ڕاپەڕیان لە پێناو کردناتە یەک لەوانە لە هەموو گرنگتر دەستوریشی سەر بەخۆمانی ئێستا شتێکی زۆر گرنگە. دوو لە بواری نەوت ئەو داهاتی هەرێمی کوردستان تا ئێستا شەفاف نەبووە بۆ هاوڵاتیانی کوردستان کەوا قەنەعەتیان بێت ئەو داهاتی هەرێمی کوردستان کە خەباتیان لەو کردیە شەفاف بە پێی پێویست شەفاف نییە. سێ نەماتوانیە حکوومەتێکی تەکنۆکرات لە هەرێمی کوردستان دامەزرێنین تا ئێستا. چار ڕاپەڕین کاتێ ڕاپەڕین ئەنجام درا هەموو لایەنە سیاسیەکان یەکگرتوو تەبا بوون بۆیە ڕاپەڕین ماتوانی ڕاپەڕین ئەنجام بدەین. بەڵام بەداخەوە ئێستا شتێکی وا بۆ کورد ڕەخساوە کە هەلێکی زۆر زێڕینە ئەگەر یەکگرتوو بین دەتوانین ئامانجی زیاتر شتی زیاتر بۆ هەرێمی کوردستان بەدەست بێنن بەڵام بەداخەوە یەکگرتوونینە. بۆیە لەو مینبەرەی کەناڵە بەڕێزەکەتان داوا لە سەرجەم لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەکەم بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ لەوەی زیاتر یەکگرتوو تەبا بن بتوانین ئەو ئامانجانەی کە ئێستا ناکتەدی بۆ میلەتەکان بینەدی بە تایبەتی دروستکردنی دەوڵەتی سەربەخۆ شەفافکردنی داهاتەکانی هەرێمی کوردستان خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان لە سەروی هەمووشانەوە چارەسەرکردنی کێشەی ئابووری لە هەرێمی کوردستان و دابینکردنی موسەی فەرمانبەران. بەڵێ سپاس بۆ تەچ یعنی هەر دەمەوێت زیاتر بەرنامەکە تایبەتکەین بە ناوچەی بەردەڕەشەوە وەکو یەکەم شار لەگەڵاکرێکە لە هەمان یەک ڕۆژا بوو لە دەڤەری بادینان کە ڕاپەڕینیان ئەنجامدا کاک تارق دێمە لای تۆ ئێوە دەنی دوای 25 ساڵ دانیشتووی قەزای بەردەڕەشی ئەو ئامانجانەی کە ڕاپەڕینی لە پێناوکرا بە تایبەت منتیقەی بەردەڕەش تا چەند توانراوە دەسەڵاتێکی خۆماڵیمان هەبێت تا چەند توانراوە خزمەت بکە تا چەند لایەنە بەرپرسەکان حکوومەتەکان کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەت تا چەند توانیویانە خزمەت بەم شارە بکەن. بەناوی خی گەورە و میهرەبان لە سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەتە کە جەنابتان هاتون بۆ قەزای بەردەڕەشتان بەسەر کردەوە. هەروەها ئەگەر مەجاڵم بدێ چەند سڵاوێک بنێرین بۆ ئەو کەسانی کە ماندوو بوونە لە پێناو بەدیهێنانی ئامانجەکانی ڕاپەڕین ئەویش یەکەمیان سڵاوێکی گەرم شایستە بێتن بە قوربانیدانی برا پێشمەرگەکانەکان پێشمەرگە قارەمانەکان کە ئێستا لە سەنگەری بەرگریدانە لە خاک و نیشتیمان. هەروەها سڵاوێکی گەرم بۆ دایکی ئەو شەهیدانە ئەو شەهیدانەی کە خوێنی خۆیان بەخشی لە پێناو خاکەکەمان. هەروەها سڵاو لە هەموو تاکێکی کورد ئەوەی بەشدار بووە یان هاندەر بووە یان ڕێپیشاندەر بووە بۆی کە ڕاپەڕین دەست پێ بکاتن. هەروەها سڵاوێکی زۆر گەرم بۆ دەڤەری بەردەڕەش و خەلکی بەردەڕەشی خۆراگر و سەربەرز کە توانیان شتێک تۆمەر بکەن لە مێژووی کوردایەتی و کوردستان کە توانیان ڕاپەڕینێک ئەنجام بدەن. ئەگەر بێت و بینە لای پرسیاری جەنابێت کە ئەگەر یعنی بکەینە دوو تەوەر باشە. تەوەری یەکەمیان ئەو ئامانجانەی کە ڕاپەڕین لە پێناوی کرا یعنی بە ئینسافەوە ئەگەر باسی بکەین بەشێکیان هاتووتە دی بەشێکیان ئەمە ئێمڕۆکە لە سایی ئەو ڕاپەڕینە بە ئازادی لێرە دادەنیشین و ئەگەنا پێشی ئەتا 2003 ئەو باسکانە هەمووی لە بن پۆستالی بەعز داگیر کرابوو ئێستا بە ئازادی لێرە دەدوێن و بە جلچک و بەرجی کوردی و بە کوردی داخبین و لە کەناڵێکی کوردی ئەمە یەک لەوانەیە. پێم خۆشە چەند خاڵێک لەو شانە باسکەم ئەوانەی ئامانجی ڕاپەڕین هینایەتی یەک لەوان نەهێڵانی دکتاتۆریەتی بەعس هەروەها دواتر بۆیە لە ناوبردننی بۆیە سەبەب یان هۆی لە ناوبردننی بەعس بەدار و دەستەکەیەوە لە پشتی هەنگی دادگاییکردنی ئەوانەی کە زوڵم و تعدایان لە ملەتەکەمان کردو کوردستانیان کێمیاباران کرد و نمونەیانیش عەلی کێمیاوی هەروەها هێنانەکایی حکومەتێکی خۆماڵی حکومەتێکی کوردی لە کوردستان هەروەها بەشێک لەو ئازار و مەینەتیانەی کە ملەتی کورد بینیویانە سەری چەندەها ساڵە
توانیان بەڕاستی بگەینە خەلکی تر کە گەڵێک هەیە ئەستەمی لێ کراوە نەخۆشی و ناعەدالەتی بەرامبەری کراوە بەڵکو کێمیا باران کراوە جینۆساید کراوە ئەوە بەشێک لەو ئامانجانە بە حقیقەت هاتۆتە دی و ینی هێویدارن ئینشەڵڵاو تەعالە هێشتا بێتە دی بەڵام ئەوانەی کە نەهاتۆتە دی پێویستە ئەوش لەسەری ڕابوەستین لەسەر قەزای بەردەڕەش توانراوە لەمای 25 ساڵی حکومڕانێکی کوردی وەکوتت یەکێ لە ئامانجەکانی ڕاپەڕینەوە توانراوە خزمەت بە قەزای بەردەڕەش بە خەڵکی بەردەڕەش بە دەڤەری گۆرانەتی بکرێت منش حەزم لێ بەڕاستی زیاتر تیشک بخەینە سەر دەڤەری بەردەڕەش طبعاً ئەوەی کە من دەموێتن تەکیدی لەسەر بکەم بە حقیقەت یەک ناشەفافیەت لە داهاتەکان دوو ناعەدالەتی و نادەتپەروەری لەدا بەشکردن لە هەموو جومگەکان ئەوە یەک لەو خاڵە سەرەکیانەیە کە نەتوانراوە هی سێ نەتوانراوە بەڕاستی ئەو مەواردە طەبیعیەی کە لە دەڤەری بەردەڕەش خوای تەبارەک و تەعالە پێمانی بەخشیوە سوودی لێوەربگیرێتن بۆ نمونە نەوت هەروەها دوو ڕووباری گەورەی لە دەڤەرەکەمان هەیە زەی گەورە و خازر هەروەها 350,000 دۆنم زەوی کشت و کاڵیمان هەیە لەو دەڤەرە نێزیکەی 80,000 سەری مەڕ و ماڵات و مەڕ و بزنمان هەیە نێزیکەی 12,000 چێل و مانگامان هەیە ئەوانە هەموو سەروەتێکی زۆر طەبیعینە دەتوانرا بە حقیقەت بە نەوتەکە بە ئاوەکە بە سەرواتە طەبیعیەکان هەمووی خزمەتێکی گەلێک زیاتری نەکراوە بەڵام ئەمن ئێستا هەندێک تشت بۆ باز دەکەم کە نەکراوە لێرە یەک لەوان ببینم ئێستا ئەمە بەڕاستی ئەگەر بێت و بەس تەمەشای بکەین ئەو پترۆ دۆلارەی کە دەبوایە بۆ دەڤەری بەردەڕەش تەرخان بکرابایە بە تایبەت حەسەب تەسریحێکی یەک لە بەرپرسەکانی ئەم دەڤەراکە ساڵی 2013 حسەی بەردەڕەش لە پترۆ دۆلار 140 ملیار دینار بووە بەڵام تەمەشای بەردەڕەش بکە و کامیرەکانت بگەڕێنە لە بەردەڕەش بزان چ تشتێک بەو پترۆ دۆلارە تەرخان کراوە چی بۆی کراوە ئەو خستەخانەیە لە بەر چامانەوە دەیبینین بە بێنازی دەناڵێتن بەڵکو حەدیدەکەی هەمووی ڕزی بووە لە بەرباران تەمەشای پرۆژەکانی ناو شار بکە و ناو بازار بکە و کۆڵانەکان و ئەویدەکان بەڕاستی گەلێک لەو گەڕەکانە مانێت تا ئێستەکانە قیرتاو نەکراون کە سەرەتاترین مافیانە کە هاوڵاتی بیبینێتن تا ئێستەکانە جۆتیار شعوری بەوە نەکردیە کە خزمەتێکی بکرێتن بتوانیتن بەرهەمێکی باش بدەتە حکومەتی خۆمان بۆەوەی بتوانین یعنی ژێرخانێکی باش دروست بکرێتن خاڵێکی دیکە بە حقیقەت ژێرخانی استراتیجی لەم دەڤەرە نەمان بینیوە تا ئێستەکانە بەدی نەهاتووە تا ئێستەکانە کارگایەک لەم دەڤەرە نییە کە بڵێن شانازی پێوە بکەین بتوانیتن بەرووبوومی خۆمان کۆ بکاتەوە خزمەتێکی بکاتن چاوەگەرم وڵات بۆی کات بە میوانەکانی چر بن کاک تاردەمە لای تۆیەوە تۆکو نوێنەری پارتی کە لە بەرنامەکە ئامادە بووی کاک تارخا باشی بە کۆمەڵێ بابەت کرد کە بۆ نمونە مەسەلەی چاندنە گرنگی پێنەدراوە مەسەلەی نەوتی ژێرزەوە گرنگی پێنەدراوە ناتوانراوە سوود لەو دەوڵەمەندیەی دەڤەری بەردەڕەش وەربگرێتەوە بخرێتە خزمەتی خەڵکەوە پێت وایە ئەمانە تا چەند ڕاستنەوە هۆکاری نەکردنی ئەمانە خزمەت نەکردنی قەزای بەردەڕەش لەوڕەوەی بۆچی دەگەڕێنیتەوە بەڵێ سەرەتا دەستخۆشی بۆ بەرنامەیە طبعا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا بوو 25 ساڵ لەمەوبەر بۆ یەکەمین جار پێشمەرگە قارەمانەکانی قەزای بەردەڕەش و جەماوەر و خەڵکی خۆڕاگری بە شەرەفی قەزای بەردەڕەش دەستیان بەسەر هەڵدان کرد و بەردەڕەش بووە دەواازەی سەرهەڵدان لە بادینان کلیلی سەرهەڵدان لە بادینان بۆ یەکەمین جار طبعا ئەو تەفاسیلی چۆنیەتی سەرهەڵدان و خەباتی شۆڕژگێڕی هەمومان دەزانین و بۆ مۆژی شایەدا کۆمەڵێک پێشمەرگەی قارەمان سەر بە لیژنەی ناوچەی مێرگە سۆری پارتی دیموکراتی کوردستان لە ژێر ڕێنمایی و تەوجیهاتی جەنابی سەرۆک بارزانی بۆ یەکەمین جار هاتنە ناو بەردەڕەش و پەلاماری سەر بارەگاکانی حیزبی بەعسی هەموو لایەنێکتیا من دێمە سەر ئەوە کاک موڕاد من دەبێ حقیقەتێکی تاریخی وەکو خۆی باسکەم ئەمڕۆ ڕاپەڕینە باسی ڕاپەڕین دەکەم طبعا ئەو دەستکەوتەی ئەمڕۆ کە 25 ساڵ لە ژێر سایەی پێشمەرگە و خەبات و شۆڕژگێری و قارەمانیەتی سەرۆک بارزانی ئەم دەستکەوتە ئەمڕۆ کە ئێمە تێیداینە لە پاش بەڵێ نەخێر یەکەمین جار پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان بەشداری سەرهەڵدانیان کرد و هەموو پێشمەرگەکانیش ئێستاش لە ژیان ماون
و من گلەیەکیشم هەیە تا ئێستا یەک پێشمەرگە تەنها یەک پێشمەرگە لێرە دەبینم کە بەشداری سەرهەڵدانی کردووە یەک پێشمەرگەی تریش بانگێژ نەکراوە بەشداری سەرهەڵدان لەگەڵ ڕێزم بۆ کاکسەید من نەمزانیە کاکسەیدیش یەکێک لەوانە بێ بەشداری سەرهەڵدانی کردبێ پێشمەرگەکان دەبواە پێشمەرگەکان لێرە بە حەقی منیش نەبوو احتیمالە من وەکو کوڕە پێشمەرگەیەکیش لێرەمەوە حەقی منیش نەبوو من تایبەگەر لەسەر کۆی بابەتەکە قسە بکەن کۆی بابەتەکە حەقی ئەو خزمەت گوزارانەی بەڵێ خزمەت گوزاری ئێمە دەبواە بە دەستگایەکی مختص دەبواە قایمقام لێرە دانیشت باسی هەڵبەتە نەهاو داوامان لێکرد نەهاو ئامادە نەبوو بەرنامەکە لەگەڵ نوێنەری پەرلەمان بەشار کاک بەشار کە قەرار بۆ ئامادە ببم بۆ تەوزیعەکە بۆ بەرنامەکە ئەم کە نوێنەری خەڵکێک دەنگی پێیانەوە ئامادە نەبوو لە بەرنامەکە دانیشن هەردووکیان ئاگادارمانکردنەوە فەرمو قسە بەڵێ من دەمەوێت قسە لەسەر یەک شت کەم حقیقەتێکی تاریخی طبعا بەردەڕەش کە وەکو سەرهەڵدانی بادینان کە کرا هەموو خەڵکێک دەزانێت چۆن بوو کێ کردی چێ نەکرد ئەو پێشمەرگەکان هەمووی ساغن و لە ژیان ماون خۆزگە پێشمەرگەکان ئێستا لێرە ئامادە بوانەیە نەک ئیشی کەسێک بێ من فرم بە منتەقەم دژی ڕاپەڕین کردی بێ ئێستا بێم لێرە قسە لەسەر ڕاپەڕین ئێمە باستی ئێستا حقەتێکی تاریخی من دەمەوێت حەقی پێشمەرگە نەخۆم حقی جەماوەری خەڵکی بەردەڕەش نەخورێ حقی شۆڕژگێر نەخورێ من ئەگەر مەجال بدەین مەجال بەی کاکتار ینی ماوزاکەوەنی حەقی کەس بخورێ ئێمە کاتوینە تێرە ئێرە وەکو یەکەم شارکە ڕاپەڕێنی کردو هەلبەتە ئەگەر ئەو پێشمەرگانە نەبەنە ڕاپەڕێنی جەنابەت دەمانەوێت لە جەنابەت پێشکەشکاری من ئەو گلەیەم لە جەنابەت نییە وەکو پێشکەشارێکی بەرنامە من دەست خۆشی لێ دەکەم بەڵام دەبواە پرۆدیسەری بەرنامەکەت بیزانی وایە بانگێشتی شێ دەکات لێرە ئەوە دێنە سەر ئەو مەسلەی تایبەتە بە بەردەڕەش طبعا لە پاش 25 ساڵ کۆمەڵێک پرۆژەی خزمەت گوزاری ئاوەدانی بیناکاری هەموو شتێکی لێکراوە لەگەڵ ڕێزم بۆ برایانی سیاسی حیزبەکانی تر کە لێرە ئامادەنا قسەیان لەسەر کرد کاک تارق و کاک ئاراس ئەمان قسە لەسەر برایەتی و شەراکەت و هاوسەنگی و کارکردن و کاراکردنی حکوومەت دەکەن هەر بۆ خۆشیان بەشێکن لەو حکوومەتە کە لە حیزبەکەی کاک ئاراس کاقوبات جێگیری سەرۆکی حکوومەتە و ئاگاداری تەفاسیلی پرۆژەی نەوت و شەفافیەتە لە قەزای بەردەڕەش لە قەزای دێمە سەر ئەوە سەر حکوومەت بەردەڕەشیش سەر بە ئەنجومەنی وەزیرانە و سەر بە حکوومەتە هەموو مەلەفەکان دەچێتەوە بۆ ئەوێ مەسلەیەکی تر ئەوە کاری منە پێم خۆشە زۆر قسەی لەسەر بکەم کاک تارق ڕقمێکی فڕەدا سەبارەت بە پیترۆدۆلار یعنی معقول نییە ئێمە لە خۆمانەوە ڕقم فڕەدەین دەبی دلیلمان هەبی طبعا پرۆژەی پیترۆدۆلار کاتی خۆی یەکێک من بۆ خۆم یەکێک لەو کەسانە بووم کە داوای مافی پێترۆدۆلارم کرد بۆ قەزای بەردەڕەش ما حەقێکی شەرعی قەزای بەردەڕەش ئێمە ڕێکخراوێکی ئێنجۆشمانەیە بەڵێ لە NRTش ئەو کاتە بۆ یەکەمین جار پەخش کرا طبعا پێترۆدۆلار لە ضمنی ئەو یاسایی کە مسادقەی لەسەرکەوت لە پەرلەمانی کوردستان پێترۆدۆلار مافی پارێزگایە نەک مافی قەزایەک تهدید نەبووە تا ئێستا کەرکووک کێشەی پێترۆدۆلاریە ئێمە قەزایەکین سەر بە پارێزگای دهۆک داهات و بودجەی پێترۆدۆلار دەچێتە پارێزگا لە پارێزگا تەخسیس دەکرێت بۆ هەموو شوێنەکان وەکو یەک زاخۆ پێترۆدۆلاری بۆ وەرنەگیراوە شێخان پێترۆدۆلاری بۆ وەرنەگیراوە بەردەڕ ئەوە هەموو قەزایەکان مەسیریان یەک بووە و لە سەبارەت بەو ناشەفافەتەی لە سێکتەری نەوت کاک ئاراس باسی کرد باشە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری پرۆسەی مەلەفی نەوت نییە ئاگاداری مەلەفەی نەوت نییە چۆن لە زۆنی زەرد پارتی دیموکراتی کوردستان سێکتەری نەوت و پرۆژەی نەوت و ئەو کارانایە ئاواژ لە زۆنی یەکێتی سەوز هەیە لە ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستاندایە کە قسە لەسەر بابەتێک دەکەین دەبێت بە قەناعەتەوە باسی لەسەر بکەین خاڵێکی تریش هەیە زۆر مهم کاک مراد من حەز دەکەم ئیشارەتی پێ بدەم مەسەلەی سەرهەڵدان ئێمە تا ئێستا پاش 25 ساڵ ناڕازایەتێکی زۆرمان هەیە وەکو خەڵکی قەزای بەردەڕەش ناڕازایەتەکانتان چین ناڕازایەتەکانمانەوە یعنی بزانە ئەوە یەک لە ناڕازایەتەکانە خەڵکێکی سەرهەڵدان دەکا خەڵکێکی تر دێت لێرە مافی خەڵکەکەی تر دەخوا یعنی بلە بەرنمەیەکیەوە ئەوە بەرنمەیەکە دەچێتە ناو تاری خەڵکێک
یعنی خەڵکێک دوو قسەی لە دەمی ئێمە بە سەدان خەڵک ئێستا ئێمە دەبینێ خەڵکێک دوو قسە لە دەمی ئێمە بیسێ دەڵە بەرێ وەڵاهی ئەم برادرانە دیارە شۆڕەشگێڕەتی و قارەمانەتی و لەسەر ئێستا ینی سێ جار ئاماژەت بەوەدا ڕوونکردنەوە میە لەسەرەوەی بەرنامەکە لەسەر ئێستا قسەکەم ئەم میوانانە ئاماژیان بە کۆمەڵێکیش کرد لە ڕووی چاندنەوە لە ڕووی کشت و کاڵەوە لە ڕووی دەوڵەمەندی منتیقەی بەردەست بەڵام سوودی لێ نەبینراوە بۆچی سوودی لێ نەبینراوە ئەو قەیرانەی ئێمە توش بووینە طبعا هەمومان شەریکین بەبێ جیاوازی هەموو حیزب و لایەنە سیاسیەکان ئەو پرۆژەی خەستەخانەی لێرە ڕاوەستاوە لە هەموو شار و شارچکەیەکی تر پرۆژە ڕاوەستاوە ئەو سوود لە ڕووباری خازر و سێکتەرەکانی تر وەرنەگیراوە بەبێ جیاوازی لە زۆر ناوچەی سوودی دەبێت سوودی لێ وەربگیرێت ئێمە تا ئێستا وەکو حکوومەت ئەوە مەسلەیەکە پەیوەندی بە بەردەڕاشیش نییە یعنی هەر بۆ ئێمەش نییە قسەی لەسەر بکەین کەم و کوڕێکی زۆر هەیە ئێمە زیاتر پشتمان بە نەوت بەستە بوو دەبێت لە هەر ناوچەیەک پشت بە کشت و کاڵ بەردەڕەش دەوڵەمەندترین ناوچەیە لە ڕووی کشت و کاڵیەوە دەشتی ناوکوڕ بە یەکێک لە دەشتە بە پیتەکانی کشت و کاڵکردن دەناسرێت لە قەزای بەردەڕاش کە زۆرترین بەرهەمی دانەوێلەی تێدا دەچێنرێ ئێمە تا ئێستا وەکو پێویست احتیمالە جوتیار کەم تەرخەمی حکوومەت تەرخەم بێ و هەمومان ئەو کەم تەرخەمیە هەمومان شەریکین لێ کاک تاڕق دێت باسی کەم تەرخەمیەکان دەکەوەکەوەی خۆی لێ بەشێک لە ئەو کەم و کوڕیانە نەزان لە لایەکی تر دێتن لە زمنی پارێزگای دهۆک پۆست دابەش دەکا بۆ حیزبەکەی خۆی داوای 25 پۆست دەکا لێرەش دێت گلەی لە خەڵک دەکا و بەناوی خەڵکەوە دەگەڕێمەوە کاتەوەی کات بم بە میوانەکانی دیکەش کاک شەهاب دوو بۆچوونی جیاواز هەن لە بەرنامەکە کە بۆچوونێکی پێ وایە بەشێکی ئامانجەکانی ڕاپەرێن هاتوونەتێتی بەڵام دیسان دووبارەیەکەمەوە ئێمە هەروەکو ڕوونکردنەوەیکی شێمان نەک مەبەستەوە بۆ مافی هیچ کەسێ بخۆرین هەڵبەتە کە ڕاپەڕین کراوە و کەسێک کە دەزانێت وەک چۆن کراوە و چۆن نەکراوە ئەمە بەجێ خۆی هەموو کەسێکی شانازی پێوەکە ڕێز و حرمەتیشمان بۆ هەموو ئەو کەسان هەیە کە ڕاپەڕێنیان کردووە لە ئێستادا قەزای بەردەڕەش هەر شوێنێک بێگومان کە ڕاپەڕێنیتیا کراوە کۆمەڵی داواکاری هەیە لە ئێستا کۆمەڕێک داخوازی هەیە لەلایەنە سیاسەکان لایەنە پەیوەندیدارەکان لە قەزای بەردەڕەش ئەنی وەکو گەنجێک لە قەزای بەردەڕەش وەکو ڕۆژنامەنووسێک چۆن دەڕوانیە و ئامانجەنێک کە ڕاپەڕینی بۆ کرا گەر دیموکراسی ئەگەر ژیانێکی خۆش گوزەرانی ئەگەر دامیکردنی مافی گەنجانە مافی مناڵانە مافی ئافرەتانێنی بە شێوەیەکی گشتی قەزای بەردەڕەش شۆنە پێشەکی زۆر سپاس بۆ بەڕامەکەتان ئەوەی ئەگە باس لەوەی بکەن کە چی هاتەدی چین هاتەدی لە سنووری قەزای بەردەڕەش ئامانجەکانی ڕاپەڕین چەندی هاتەدی بە شێوەیەکی بەرچاو چتکرایە لەو بەردەڕەش ئامانجێکی بەرچاویشی هاتەدی کە ئێستا وەکو دیارەکە بە سراحەت بەڕامەکی لەسەر ڕاپەڕین دەکەین لەو جیانێک کە ئێستا نێزیک بوو لە سنووری ڕڵایەکانی بەعس هەتا 2003 ئەوەی کە هاتەدی هەموو شتێک دیارە و بەرچاوە بەڵام ئەوەی کە نەهاتەدی هەندێک شت هەیە پێویستە بگۆترێتن وەکو چی لە قەزای بەردەڕەش پێویستە بۆترێ ئەوەی کە نەهاتەدی بۆ نمونە یعنی چەند کێلگەی نەفتی لە بەردەڕەش هەبوو ئێستا هەتا پێش 1-2 ساڵە ژمارەیەکی لە بیرەکانی دەفرۆشرا نەفتەکانی بەڵام ئێستا کە دەبینی کە بیرەکانی ڕاوستانە نەفتەکانی نافرۆشتێتن بە هەر هۆیەکەوە کارێک بێتن بیرەکانی ڕاوستایە ئەو پترۆدۆلارەی کە وەکو باس کرد کە ئێستا برادران باسییان کرد پێویست بوو پترۆدۆلار بەشێکی لۆ بەردەڕەش تەرخان بکرابایە و پرۆژەی لێ بکرابایە بەڵام ئەوە نەکرا بێجگە لە پترۆدۆلار بەردەڕەش هەندێک شتێکی پێویست بوو کە بکرێت حکوومەت چاو لێ بکاتن بەڵام ئەوەش نەکرا ئێستا بەردەڕەش وەکو ئاماژە پێ دەکرێتن لە پاش دەشتی شارە زۆر بە دووەم دەشتی کشت و کالی دێتە ژماردن لە سنووری سەر تا سەری کوردستان باش خەڵکەکە خۆی وازیێناوە لەمانە لە مەسەلەی کشت و کاڵیان نەخێر خەڵکە بە خۆی واز لێ نەهێنا ئێستا بە نمونە گوندێکی لە قەزای بەردەڕەش بینەوە گوندی ئیسماوە کە زۆرینەی بەربوومی کشت و کالی قەزای بەردەڕەشی دابین دەکرد وەکو خەیار و تەماتۆ شتانە بەڵام ئەگە حکوومەت ساڵێک 2 سال 3 سال ئەگە تو هاوکاری جوتیاران نەکرێتن بێگومان خەڵکەکەی زۆربەی وازیان لێ هینا و ڕویان کردە سەر بەردەڕەش پشتگوێ خراوە بەڵێ پشتگوێ خراوە بەردەڕەش بە شێوەیەکی بەرچاو
پشتگی خرانی پشتگی نەخرانی هەردوو شێوەی دیار و بەرچاوە بەڵا پشتگی خراوە بەڵێ بەڵێ دەگەڕێمە وڵات کاک تارە و ئاماژەی کاک تار ئاماژەی بە کۆمەڵی بابەت کرد کە هەلبەتە وەکو وەڵامێک بووم بۆ قسەکانی جەناب دەمەوێت قسەی تۆ ببین و هەروەها ڕۆلی ئێوە وەکو لایەنە سیاسیەکان لە دەسەڵاتە لێرە ڕۆلی ئێوە لە خزمەتکردن بە خەڵکی بەردەڕەچ وەکو لایەنەکانی دیکەی سیاسی ئەگەر پارتی دیموکراتی کوردستان دەسەڵاتدار بێ لێرە من دەمەوێتنەوە بە ئاگاداری کاک تیار بکەمەوە بەڕێزی ساڵی 2013 خۆی لە دەستگای خۆی شتێکی ئەلان کرد جێگای دەستخۆشیە کە بە دوواداچوونێکی بۆ نەوت کرد کە خۆی گوتی ڕۆژانەی بەرهەمهێنانی نەوت لە دەڤەری بەردەڕەش 12 ملیار و 500 هزار دۆلارە ئەوە حەسب ئەوەی ئەلانیان کرد ئەوە وەکو بەرهەمهێنانی نەوت ئەوەی پترۆ دۆلاریش حەز دەکەم هەر بەبیری جەنابیان و بۆ خەڵک دیارکەم ئەوەی ئاگای لێ نەبێتن پترۆ دۆلار یعنی فعلەن وایە بۆ پارێزگاکانە یعنی بە پارێزگاکان تەحەکوم پێ دەکەن بۆ پارێزگا هەمووی بەڵام لە 11 یەکی ئافندەهی هەشتی 2015 پرۆژە یاسایەک سندوقی نەوت و گاز لە پەرلەمانی کوردستان پەسەند کراوە سەرۆکی هەرێمیش واژووی کردووە بەو مەرجەی کە پترۆ دۆلار بۆ قەزاکانیش سەرف بکرێتن ئەوە لەو بابەوە لە بابی دیکە ئەوەی کە دەڵێت بەڵگا باسی بەڵگە دەکاتن من بەڵگەم پێەیە حەسکە بە نیشانی جەنابی دەم کە بەڕێز کە قایمەقایمی بەردەڕەش خۆی گوتوێتی بە وێنێ بەنجی وا لای منە کە تاڕق من هێشتا لێرەم تۆل بە ناوی منەوە قسە دەکەی بۆ خۆم ئامادەم تۆ چۆن بە ناوی من قسە دەکەی کەی من گوتومە من داوای من لە دەستگاکەی خۆم داوای پێترۆ دۆلارم بۆ بەردەڕەش کردووە ئەو ڕقەمەت لە شوێنە نازانم ئێستا من مافم هەیە سکاڵا لەسەرکەم ینی لە خۆ تۆ بە ناوی من قسە دەکەی ئەوی دیە تەسجیلێک وا لەکنمە و پاشی بە نیشانە من داوای پێترۆ دۆلارم کردووە داوای کردیە فعلەن وایە بە بەڵگە دەبێ بکرێت بە ناوی من قسە دەکەی بۆ بە ناوی من قسە دەکەی ئەگەر وەم نەگوت بێ ئەسڵان منەوە ئەو من هیچ ڕقم ئیشی من نییە کاکە ڕێکخراوی هەنگاو ئیعلانی کردیە بە ڤیددیۆ مستەوەر و لامە دواترەکە منیش لە لامە منیش لە لامە ئەوە یەک دوو مەسلەی پترۆ دۆلار فعلەن ئەوە بەڕێز شێخ سەردار قایمەقامی بەردەڕەش خۆی جەنابیان باسی کردیە گوتی فعلەن پترۆ دۆلار دەبی بۆ پارێزگاکان سەرف بکرێتن بەڵام بە سوپاسیەوە سەرۆکی حکوومەت کە سەردانی بەردەڕەشی کرد بڕیاریدا 140 میلیار دیناری پترۆ دۆلاری بەردەڕەش بۆ دەڤەری بەردەڕەش سەرف بکرێتن یەک لە هەندێکیان چوونە بواری جێبەجێکردنەوە نێزیکەی 43 میلیار دینارەوە ئەوان دیکە شێشتا ماون ئەوانەی چوونە بواری جێبەجێکردنەوە ئەوە یەک لەوان ئەو سایلۆیە کە لە ڕوویە چا دەکرێتن باسی بەنداوێکی دەکرد مەشروعێکی گەورە کە بەنداوێکی ینی عەفوەن مەشروعێکی ئاوی گەورە لە زەی گەورە ڕابکێشرێتن بۆ بەردەڕەش جەنابیان باسی لەوەی کردگوتی ئێمە داوامان کردیە کە قەزای بەردەڕەش بگرێتەوە لەگە 20 گوند بەڵام سەرۆکی حکوومەت گوتی کاکە دەبێتن قەزای بەردەڕەش هەر 106 گوند بگرێتەوە و مەشروعەکەش درای تا کۆمپانیایکی چیکی و 80% لە دیزاینەکەیشی تەواو کراوە بەڵام لە 2013 تا ئێستاکانە هیچ بەحسینی ئەوە یەک دوو بەڕاستی کە من باسی ئەوم کرد بەڕێز باسی ناعەدالەتیم کرد لە دابەشکردن یعنی دەمێتن تیشر بخەمە هەسەر هەندێک شت یعنی بە حەقیقەت ئێستا جەنابەت باسی کشت و کاڵت کرد من یەکێک لەو شەخصانەمە خاوەن زەویەکم کە 3000 بن خۆخم چەندین ساڵ خزمەتیم کرد دواتر لەبەر ئەوەی کە خزمەتی نەکرا و دەعم نەبوو یارمەتی نەبوو دواتر هەموم هەڵکاندەوە نەمتوانی بەڕاستی لە بازارەکانی خۆمان سەری بکەن چونکە جوتیارەکانی دیکە شۆکوتەوەن ئەو من وەکو شەخص دەڵێم ئەوەی مەسلەی کارەبا ئێستا چەندین بیرتەوازی لە دەڤەری بەردەڕەش هەیە کەسانێ دەست ڕۆیشت و کارەبایان بۆ ڕاکێشرایە تا سەربیرەکەیان احتیمالە پارەیەکی زۆرش لێچوبیتن بەڵام خەڵکێکی فەقیر احتیمالە زۆر کەمتر لەوە پارەی لێ بچێتن بەڵام بۆی ناکرێتن ئەمە کە باسی ئەوە دەکەین دەمانوێتن دەستنیشانی هەندێک ئەو خاڵە لاوازانە بکەین کە دەڤەرەکە سوودی لێوەرنەگرتووە بۆی ئەگەر کەسانێک نەیانزانیە ئەگەر دەسەڵاتیش نەیزانیە با بیزانێتن چونکە بەڕاستی دەمانوێتن کوردستانی خۆمانە و حکومەتەکە حکومەتی خۆمانە ئەمە هەومان بەیەکەوە خزمەت بکەین بە چاوی ڕخنەیەکی ینی بە چاوی بەڕخنەی گول ئامێز تەمەشایەکتر بکەین بەڕاستی بۆەوەی فعلن بتوانین شتێک بکەین بۆ دەڤەرەکە
ئێستا حەزمان دەکرد من یەک لەو شخصانەمە ئێستا هاتووبووینە باسی شتی زۆر گرنگ و استراتیژی گەورەمان بۆ بەڵەڕژ بکردەوەیان نەبین باسی ڕێگایەک بکەین ئەو ڕێگای جەنابەت ئێستا وا دەبینی بۆ باسی استراتیژیت ناکەی خۆ کەس ڕێگای لێ نەگرتووە استراتیژیت پێ باس کە ئێمەش خۆشحاڵ دەبین کاک تیار ئێستا ئەو ڕێگایی کەوا دەبینی لێرە یعنی باسی سکەتلمەوت ناوی سکەتلمەوتیان لێ نایە خۆش نەخۆشە زۆر بۆ ئێمە بەڕاستی کاتێک دەبینین برامان لێرە وەکولانە سیاسەکانی شارێکتان هەبوو بۆ سەر لاەنە پەیوەندیدارەکان بۆ سەر قایمەقایمەت بۆ سەر شارەوانی داواکاریەکانتان گیاندوە تاوان داواکاری خەڵکتان گیاندووە بەوانە کە بۆیان نەکردبن چارەسەریان نەکردبێ خۆی تەوان خەڵک زۆر داوایان کردووە و ئەمەش زۆر داوامان کردووە وەکو شخص داوامان کردووە کاری نەکردنەکەی چیەکەوە داوامان کردووە بەڕاستی ئەجا ئەوە دەمێنێتەوە هۆکاری نەکردنەکەی دەبواە خۆزگە ئێستەکانە لایەنی پەیوەندیدار ئامادە بووانایە کەوانی جێبەجێکاری ئەو پرۆژانەنا احتیمالە هەندێک تشت ئێمە بەو شێوەیە لێت حاڵی نەبووین بابوومان ڕۆنیان بکردوایان ئەوانەی نوێنەری خەڵکن لە پەرلەمان دەبواە هاتبانایە بەڕاستی ئەوان وەڵام لایوان بوو بەڵام ئەوەی ئەمە دەمانوێتن ئەو خەڵکەی کە ئەو ڕاپەڕینی کرد خوێنی بەخشی لە پێناو ڕاپەڕین لە پێناو ئەوە بوو بتوانین فعلەن ڕژێمەکە وەلا بنین ڕژێمێکی دیکتاتۆر لە ناوبین لە مقابلی فعلەن شتێکی وا بین نەکایەوە کە هەمومان پێ مرتاحبین هەمومان بەڕاستی ئێمڕۆکە ڕخنە نەگرین ئێمڕۆکە بین مسابقەی پرۆژە بکەین و خزمەتیشی بکەین بەڵام یەک شتێ دیکە ماوە دەربارەی ئەوەی جەنابی باسی بەشداریکردنی ئێمە و پۆستی 25 پۆستدا ئەوێ دیکە ئێمە فعلەن ئێمە بەشداریمان کردیە و بەشداریش دەکەین و بە مافی خۆمانش دەزانین بە مافی دەنجی خۆمان دەزانین کە ئێمە حیزبی دووەمین لە پلام بکەیەوە نەک بەشێکی لە حکوومەت ئەخرا و گلەیانە بۆ هەندەیە من لەوێجی لە شوێنی دەسەڵاتیش بڕۆدن هەلەوێژ ئەو گانزا دەکەین ئەمە بەڕاستی چ جارێک یعنی نکۆری لەوە ناکەین کە من لە سەرەتاوە باسم کرد ئێمە بە ئازادی بە جلکی کوردی لە کەناڵێکی کوردی لە کوردستانی خۆمان ئەوە بەرهەمی ڕاپەڕینە بەڕاستی نابێتن بەڕاستی تو هەموو شتێک زەربی سفر بکەی بەڵام هەندێک لەو شتانێک کە نەکرایە دەبایە بکرابایە ئەمە قسەمان لەسەر ئەوەیە بۆی کە خەلکی دەبەرەکەمان بە خۆشبەختانەتر بە زیاتر بەڕاستی شعور بەوە بکاتن سیقە و متمانەیەکی زۆرتری بەدەسەڵاتی خۆی بێتن لەبەر ئەوەمانە بەڵێ کاکتارەکە کاراس دەمێ ڕۆلی ئێوە وکولانە سیاسیەکان لە قەزای بەردەڕش هەم لە حکومداریرە هەم لە پێشنیارەکانتان هەم لە فشارەکانتان بۆ سەر لایەنە پەیوەندیدارەکەنیان هەماهەنگیتان لەگەڵ لایەنە سیاسەکان و لەگەڵ دەسەڵاتداران لەگەڵ حکوومەت لەگەڵ شارەوانی و قایمەقایمێت چییە بۆی خزمەتی خەڵک بکەن پەیوەندیتان لە نێوان هاوڵاتیان و حکوومەتە چییە؟ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری حکوومەتی خۆجێی نین لە پارێزگای دۆک لە قەزای بەردەڕەشیش هیچ پۆستێکی ئیداری لای یەکێتی نیشتیمانی کوردستان نییە وەکو پێشنیار ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ حکوومەت لەگەڵ قایمەقامێت و لایەنە سیاسیەکان پێشنیار بووری بۆ چن دەکرێت ئەوەی کراوەوە خەڵک دەیبینی ئەوەی نەکراوە خەڵک دەبینێ بەڵام من تێبینێکم لەسەر قسەکانی کاکتیارێ کاکتیار باسی کە دەرێت لۆ باسی کەم کورتی و گەندەلی دەکرێت لە حکوومەت هەرێمی کوردستان باسییان دەشت کاک خۆ پارتیش باسی کردی و یەکێتیش باسی کردی و هەموو لایەنەکان باسییان کردیە کە ڕخنە دەگری لە حکوومەتەکەی هەرێمی کوردستان بە معنایەوە نییە من بەشداریمە لەو حکوومەتە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆمان بە بەشێکی گرنگ لە حکوومەتی هەرێمی کوردستان دەزانین و ئەو بەشەی لە لای ئێمەیە خۆمان بە پرسیار دەزانین لە هەر کەم و کورتی و باشیەکەش چەند دەستکەوتەبی لە حکوومەتی هەرێمی کوردستان لە 91 تا ئێستا خۆمان لێ بە بەشێکی گەورە لێ دەزانین و لە کەم کورتەکانش ببەژنی بەڵام پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان جەماوەری کوردستان هەموو لایەنە سیاسیەکان هەرێمی کوردستان ڕقنیان لە دەسەڵات و شێوەی بەڕێوەبردننی وڵات هەیە هەمومان بە پارتیشەوە ئێستا کاک مەسعود لەژنێش تەشکیل کردێ لۆ چارەسەرکردنی کێشەی گەندەلی بە معنایەوە من کاکتیار بڵێن گەندەلی نیە ئەگەر گەندەلی نییە بۆ من بۆ خۆت باش دەزانی یەکێکم لەو قەزایە تاکێکم لە قەزای بەردەڕ کەس بەقەت بەرەنگاری گەندەلی نەبوویتەوە تەنانەت ئێنگۆی حیزبە سیاسیەکانیش ئەوەندەی ئێمە باسی گەندەلیمان کردووە نەتان کرد مقاتعەتم نەکرد باقسەکاری خۆمتەواکەم جەناب جوانسەکانی خۆت بکە مەوزوعی گەندەلی و حکوومەت شتێکە هەمومان دەبی چارەسەری بکەین لە قازانجی هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا نەک تەنها لە قازانجی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان لە ڕۆژگاری خەبات کرا کۆمەڵک بە هەزاران شەهید لە پێناو ئەو خاکە وڵاتە درایە لەوەی دەستکەوتەکان بەدیبێنن هەمومانیش بە یەکێتی بە پارتی بە کۆی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئامانجێکمان هەیە سەرکەوتنی هەرێمی کوردستان و دروستبوونی دەوڵەت ئامانجێکمان هەیە خۆشگوزەرانی بۆ وڵاتەکەمان لە پاش ئەو هەموو قوربانیدانێ
خۆشگوزەرانی بۆی دەکرێت لێک تێ بگەینە ئامانج و هەدەفێکی دیاری کراوە. هیچ شوێنێک نیە بێ کەم و کورتی، بەڵام کەم و کورتەکان دەبی چارەسەر بکەین دانیش پێدا بگەین. باشە بەردەڕەش خزمەت گوزاری زیاتر کراوەیان کەم و کوڕیەکان زیاترن بۆ قەزابوونی بەردەڕەشێکی نەنەوە هەنگاوانەی حکوومەت یاریمی هاوێژ قەزای بەردەڕەش قەزای بەردەڕەش بە قەزابوونی بەردەڕەش گرنگی هەبووە بۆ سنوورەکە. سنوورێکی بەرفرەوانە بەردەڕەش لە ساڵی 2007 بوو تا قەزا، پێشتریش کۆنتترین نەحیە لە هەرێمی کوردستان. حقیقت شتی باش کراوە لە سنووری قەزای بەردەڕەش چ لە ڕێگاوبان چ لە دروستکردنی قوتابخانە و خوێندنگا و شتانە، بەڵام کەم و کورتی زۆریش هەیە و نەعەدالەتیش هەیە لە بەڕێوەبردننی دەسەڵات لەو سنوورە. لە چی هەیە خەڵک هەیە لەو سنوورە بە شخصی وەکو کەسی دووەم و سێم تەمەشای دەکرێت، خەلکیەیە بە کەسی یەکەم تەمەشای دەکرێت، فەرق و جیاوازی هەیە بە شێوەیەکی دیاریکراویش. بەڵام بڵێم خزمەت گوزاری نەکرا، با خزمەت گوزاری باش کراوە، شتی باش کراوە، شت هێژ نەش کراوە تا ئێستا ماوە بیکەین. ئومێد دەکەین ئایندەی گەشت تەمەشای سنوورەکەمان بکە. قەزای بەردەڕەش شوێن پێگەیەکی استراتیژی هەیە لە هەرێمی کوردستان، دەکەوێتە نێوان سێ پارێزگای گرنگ، نێوان دوو ڕووباری گەورە، ڕووباری زێ و ڕووباری خازر. پێویستە لە حسەر هەموو لایەنە سیاسیەکان ئێمە هاوکار بین، چ ئەوانەی لە ئیدارەی محەلی قەزایەکە بەشدارن، چ ئەوانەی بەشدارنە کە ئێستا ئەوانەی بەشدارن هەواڵانی پارتی دیموکراتی کوردستان و برایانی یەکگرتوو بەشدارن لە حکوومەتی خۆجەیی بەردەڕەش. پێویستە خزمەتی زیاتر بە هاوڵاتیانی ئەو سنوورە بکرێت، بەڵام کەم و کورتی هەبووە و نەعەدالەتیش هەبووە بە تاکید لە هەموو شوێنەکان هەبوو، بەڵام بە کەم و زۆر لەو شوێنانە هەبوو و نەعەدالەتیش هەبووە بە شێوەیەکی بەرچاو. بەڵێ دەگەڕێمێتە وڵات کاک سەید من دواوتەی تۆ وەرگرم دواتر ڕایە و میوانانە وەربگرم. کاکە تەرا ماژە بۆ کرد کە تۆ بگومان یەکێک نەبووی لەو کەسانێک کە بەشدار بووی لە ڕاپەڕینە، بەڵام لە پاڵ ئەوەیە دەمێ بپرسم ئەو کەسانێک کە ڕاپەڕینیان کرد زۆر جار دەوترێت کە ئەمانە پشتگوێ خراون، هەندێک جار هەندێک بەشێک لە هاوڵاتیان بەشێک لە چاودەران ڕاخنایەوەکەن، تەنانەت بەشێک لەوانش کە خۆم قسەم لەگەڵکردن کە ئاماژە بۆکەن کە پشتگوێ خراون. ئایا ئەو کەسانێک کە لێرە لە بەردەڕەش ڕاپەڕینیان کرد پشتگوێ خراون یانیش خزمەتیان کراوە؟ من ڕزم هەیە بۆ برادرە و من بەشدارم لە ڕاپەڕین و من وەکو زیندانی سیاسی و بەشدار بووی من پێشمەرگەکانی پارتی بەشدار تۆ پارتی بووی؟ کاکتە نام پارتی نەبوو. ئێکەواتە چۆن بەشدار؟ من ڕێزم هەیە نا حقیقەتێکی تاریخی ڕێزم هەیە، من زیندانی سیاسیم و بەشدار بووینە لە ڕاپەڕین. چیت لەگەڵ کێ بەشدار کام پێشمەرگە کام سەنگەر چیت کرد هجومی شێت کرد؟ قسەکانی تاوکەکەسەر دواترە گەڕێمەوە لای جەنابێت. بەڵێ من حەز ناکەم مقاتەعەم بکە چکە و قسەکە مقاتەعیم نەکرد شتێکە تاریخی لێرە بڵێ بەس پارتی بەشدار بووە لە ڕاپەڕین وانە هەموو خەڵک بەشدار بووە، هەموو لایەنەکان بەشدار بووە و ئەوەی سەرپەرشتی ڕاپەڕینی کردیا و پارتی بەشدار بەرەی کوردستانی بووە و ئێمە وەکو ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار بوون لەو ڕاپەڕینە و خەڵک شایدی بۆ مندا من کێشە منێ و برادرە باشە بینە سەر ئەگەر وەکو هاوڵاتیەکیش بەشدارت لە ڕاپەڕینی بەشداربوونەت هاوڵاتیانیش بەشداریان کرد تا چەند ئەوانەی کە ڕاپەڕینیان کرایە پشتگوێ خراون مافەکانی خوراویانیش بە پێچەوانەوە ڕێزیان گیراوە و پاداشت کراون لە پاڵەوەی ئەوانەی ڕاپەڕنیان کردیا وەکو پێویست پاداشیان نەکرا و هاوکاریانیش نەکرایە و دیارە ئەوانەی ڕاپەڕنیان کردیا هەمویان ڕەفیقی من و خزمی من و خەڵکی منتەقەیەکی نێکتر باش دەناسین و ئەوانەی ڕاپەڕنیان کردی دیارن کێکێ کردی و من یەکم لە بەشدار بووان کاک مامۆستا ئەم کردومە و بەشداریش بوومە خەڵک هەموو شایدیاداتن مندان شایدا ئێرە شایدا دایرە ئەمە شایدا هەموو شایدە کە ئێمە بەشدار پێشمەرگەکان دیارە لێرە هیچ پێشمەرگەیەک نەبووە ئەوەی ڕاپەڕینی کردبووە ڕێخستنەکان بووە ڕێخستنی پارتی بوو یەشێتی لێرە کاکەڕێخستنی نەبووە ئەو قەبرستانە شایدی بۆ یەکێتدا دایان شەیدێکێتەوە لەو گۆڕستانەیە حقیقەتێکی تاریخی ئێمە کاکاراس دەمێتن ڕای تۆ لەسەرەوە ئەو نیقاشە وەربگرم ئەوەی کە بەشدار بوو لە ڕاپەڕین هەرچەند زیاتر لەسەر ئێستا قسە بکەین
قەزای بەردەڕەش چه هەنگاوی بگنێ پێشنیارەکان چین ڕاخنەکان چین بۆی کێشە ئەم هەواڵاتیانە ئەم قەزا چارەسەر بگرێت بەڵام لەسەر ئەم نیقاشەوە دەمێ ڕایتەوە بگرم حەگوانیە کاکتار بەو مطلقی قسە بکات والله من باسی حقیقەتێکی تاریخی دەکەم مطلق قسە ناکەم کە هاتە بەردەم جەناب قسەکانی خۆت بکات بەڵێ ئەگەر باسی ڕاپەڕین بکەین خۆمان دەزانین لە کاکە من قبول ناکەم ئێوە بە کەیف خۆتان سەر و کوتی تاریخی بەردەڕەش کاری منە جواب هەڵبەتە مەجاڵیان بەجەل ئەخە مەجاڵم بدێ بۆی قسە دڵنیا بە مەجالتە دەمێت دڵنیا مەجال بە ئێوەشین بەڵێ ئێستا لە شوێنێک دانیشتین باسی هەندێک شتر بکەین بەڵێ چێ بەشدار بوو چێ بەشدار نەبوو ڕاپەڕین لەژێر ڕۆشنایی بەرەی کوردستانی لە ڕانیا تا ئێرە لە هەموو شوێنەکانش ئازاد کرایە کەم زۆر لە سنوورە هەواڵانی پارتی زیاتر بەشدار بوونە لە سنوورە کەواڵانی یەکێتی زیاتر بەشدار بوونە ئێمە باسی بەردەڕەش باسی بەردەڕەشم بۆ لە هەواڵانی لە بەردەڕەش بەشدار بوونە یەک لەوانە هەواڵ سەید غەریب پێشمەرگەی کۆنا پارتی بووە هەر پارتی بووە دواتر بۆتەوە کاک شێروانەوە لێرە دانیشتێ خۆی کادری یەکێتیە کاک سەید خۆی بەشدار بووە هەنی کۆمەڵە پارتیش بەشدار بوو یەکێتیش بەشدار بووە بەڵام ئەمە دەمانەوێت ئێستا قەتیز نەکەینەوە چێ بەشدار بوو هەموو لایەنە سیاسیەکان لە ڕانیە تا زاقۆ پێکەوە بەشدار بوون و کوردستانمان ڕزگار کردی و یەک ڕووبارە خوێنماندایە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو کوردستانە کاک تەر بۆی هەر کاکتەر من وتەکانی تۆ بە کورتوەرگەم داترش مەلامیێنەکەم بەڵام یەکشت بۆی یعنی ئەگەر هاوڵاتێک لێرە پارتی بوو بێ یەکێتی بوو بێ یەکگرتو بێ هەر کەس بگە دوجار خەڵکی منتیقەی باردەڕەچ و ئامانجی ئێمە چییە خزمەتکردنە بەو ناوچەیە بتوانین لە ئێستادا ئەوەی لە ڕابردوو مادەم مێژوو نووسراوەتەوە شوێنەکان دێرە دەمانەوێت لە ئێستادا بتوانین ئەم هەموو گەنجانە چ داواکاریەکان هەیە چی بگەێن بە کورتی کۆمنتەکان بۆی دەرفەتم وتم دەرفەت ئەدەم بەجان من دەمەوێت بە کوردی قسە بکەم بە کورتی طبعا حقیقەتێک هەیە برادران باسی گەندەڵیان کرد ئەوەندەی ئێمە من بۆ خۆم ئەندامێکی پارتیم هیچ پلەشم لە نێو پارتی نیە تەنها پارتیم تەواو ئەندامێکی پارتیم بە خۆشم ڕۆژنامە نووسم ئەوەندەی پارتی بڕوای بە ڕەخنە و ڕەخنە لە خۆگرتن هەیە و ئەوەندەی پارتیەکان ئێمەی پارتیەکان ڕەخلەمان لە دام و دەستگاکانی ئیداری لەو قەزایە گرتووە بە هیچ شێوەیەک حیزبە سیاسیەکان نیان گرتووە هەردوو حیزبیش لێرە ئامادەن من بۆ خۆم گەندەڵیم لەسەر قامی بەردەڕەش بڵاو کردوتەوە کە گەندەڵی کردووە بڵاوم کردوتەوە وتەحەداش دەکەم دادگاش مەوجودە با هەموو شتێک وازە باشە لە ئێستا چی دەڵێ مەبەستم چیە مەبەستم ئەوە نییە بێن حیزبە سیاسیەکانی تر بێن باسی ئەو بکەن بڵێن گەندەڵی ئێمە بۆ خۆمان باسی گەندە ئێمە بۆ خۆمان پارتی بۆ خۆی حکمڕانی لێرە کردووە و بۆ خۆی ئیدارەی کردووە بۆ خۆشی باسی گەندەلی کردووە بۆ خۆشی باسی چارەسەری کردووە بۆ خۆشی پرۆژەشی زۆر باشە کاکتەر هەندێک شتەیە لێرە دەبێت واقعی بینێمە ئەو برادەرە دەڵێ من مەسەلەن دەڵێ من لە ڕاپەڕین بەدارمە من گوێم لێ نەبووە خۆزگە پێشمەرگەکان لێرە بووانە ئەوە پێشمەرگەیەک یەکێک لە شخصەکانم بەشداری ڕاپەڕین کردووە بردووتانە تا ئەو دی دانیشتووە نازانم ئەو باشایدە ئەو برادەر لەگەڵ دیسان دووبارەیەکەمەوە بۆی ڕای ئەو هەواڵاتیانە ڕۆژی ڕاپەڕینە کاک مراد کا دەکەم با تاریخ نەشێوێن با ڕای ئەم هاوڵاتیانە شوێن لەسەر زاری ئەوانیش بزانین با تاریخ نەشێوێن چۆنە ڕۆژی ڕاپەڕینە بەڵێ ئەمڕۆکە لە هەموو ڕۆژێک حەقترە ئێمە باسی ئەمڕۆ بکەین ئێمەوە باسی ئەمڕۆ دەکەین مافی کەسەکانی تر نەخۆین حیزبە سیاسیەکان لێرە یەکگرتو یەکێتی من قسە لەسەر ئەوە ناکەم یەکێتی حیزبێکی سیاسیە حیزبێکی شۆڕژگێڕە بەدەیان کادیری هەبووە بەدەیان نیشتیمان پەروەریە و بەدەیان شەیدی داوە ئەوە حقیقەتێکی تاریخە بەڵام یەکگرتو ئەوە حیزبێکی ترە لە پاش ڕاپەڕین دروست بووە هیچ تەواجودەتی نەبووە لە شەرعیەتی خەبات و شۆڕژگێڕی نەبووە حیزبێکە پاش ڕاپەڕین دروست بووە هەر پێویست ناکە بێ قسە لەسەر ڕاپەڕین بکە مەسەلەی ترە وەکو حیزبێکی سیاسی ئاساییە بێدانیشی قسە بکە ئێمە بەرنامەمان ئاوایە لە حکوومەت بەشدارین ینی سێ جار وتمانی ئامانجی ئەم بەرنامەیە ئەوەیە کە ئێمە ڕاپەڕین بەڵێ کراوە مێژوو نووسراوەتەوە ئامانجی ئێمە ئەوەیە لێرە بتوانین ئەم هاوڵاتیانە کە خەڵکی بەردەڕەشن ئێوە وەکو لایەنە سیاسیەکان بەشێکان دەسەڵاتدارن بەشێکیان وەکو لق و کۆمیتە و ناوچیان هەیە بتوانین زانین چی بکرێت بۆ ئەم قەزایە چی پێویستە بکرێتن چی خزمەتی ئەو هاوڵاتیانە بگرێت ڕای ئەم هاوڵاتیانە وەرەگرم و دواتر باشە ڕای ئەم هاوڵاتیانە زۆر بە کورتی پێم خۆشە بەڕاستی تۆزێک لەسەرەوە بخۆین بۆش تاریخ ینی زوڵم لێمان نەکاتن و زوڵم کەسانش نەکاتن ئێمە احتیمالە کاکتەیار دانیشتیە احتیمالە نەکو لە ڕووی نێتن باسی بابی خۆی بکاتن بەڵام بە حقیقت ئێمە چەندین چاوپێکەوتن و چەندین
جار لە رادیۆ تاکە رادیۆ لە منطقه هەبێتن رادیۆ ئێمە چەندین جار بانجی ئەو بەڕێزەمان کردیە کە فعلەن یەکەم شەخص بووە کە ئەو بەڕاپەڕین هەستەوە مام عادلە باویش باسی بکرێتن ئەمە کە باسی ڕخنە دەکەین باسی ئیجابیاتی من باسی باوکی خۆم ناکەم ناکە باسی باوکم کەم خەڵک دەبێ شایدی بدات بەڵام باوکم کادیرێکی پارتی بووە بە تۆجوی پارتی هاتیە ڕاپەڕینی لێرە کردووە بەستم لێرە ئەوەیە ئەمە با زۆر ناونینین بەڵام ئەگە ناو بینین دەبی حقاتەکانش برێنەوە لەبەرەوەی ماگەر ناو بینین ڕەنگە بەشی هەموو ناوەکان نەکەوت خۆتەناوە لە شوێنەکە دیارەکێکی کردوێتی لە چەندین کۆڕ و سمێنارەوە ڕێز لێنراوە تەکریم کراوە بانجی کراوە باعتیبار کەسێک بووە کە ڕاپەڕینی بەڕاستی ئەوە یەک دوو بەڕاستی ئەمە هەموو ئەو کەسانەی لێرە ئامادە بووینە هەمومان خەلکی دەڤەری بەردەڕەشین ڕخنا لە منطقەی خۆمان بگرین معنای لە خۆمان دەگرین لە دەسەڵاتی خۆمان دەگرین بۆی خزمەتی خەلکی خۆمان بگرێتن ڕای ئەو هەوڵاتێنە شوەر بگرم تۆ ئەگەر فەرمووی مامەسار ئەو مایکەکە لەوەیە ئەگەر فەرمووی تاوێ دەمێ ڕای تۆ بگرم ئێوە وەکو ینی کەسێک کە بەشداربووی ڕاپەڕینی تا چەند ئێوە خزمەتی ئێوە کراوەیان ئێوە پشتگوێ خراونەوە دەمەوێت ڕای جەنابەت بەگشتی بزان فەرموو بەڵێ شۆل کریایە لەو هەندەچێت لە بۆ هەندێکێژ نەکریە زۆر بە خێرخاتنی کەنالەکەتان دەکەم کەناڵی فەقیرانە کەنالێنگۆ باقیقەت قسان پیا بکەن بە خوددا یەکەم شەخص لەو بەردەڕەشەی ئەمنە لەستامە کوڕێکی دیش برادەرمە ئەلعان هەلاتیەوە لە بریتانیا و بابیشی لە تەسوورێ سەدام حوسێنیدا بەردەشی لێدا تەسوورەکە پشتی دار کرابوو بەردەکە هەڵقۆزاوە سەری شکا خوێنی هاتە ناو پێلاوی ئەو جەگوتی ئەت تەسووریش شەڕێ من دەکەی سەرمت شکان یعنی ئەو شایدەی دەدەمەوە و بابێوەش هات خدا هەڵ ناگری ئالێکەونە باشیش ئەوان عیزبی بین هەمیش پارتی بین ئەمن بە خۆمی شخصێک بیم ئەمنش پارتی بیم بەسە تا ئەو سەعاتەی هیچ شتێکم لە بۆ نەکرایە هیچ حسابەکەم لایەنەکان چووی داوات لایەنەکانیش هەموو داوام کردی ئەوەش کتابە دو ساڵان لەگەڵ یەشێتی بێمە چویتمە مووسل یەکەم شەخص داخل بیمە لەگەڵ لیوا دۆستکیەکە بەگەوی داخل چیان لۆم نەکرد پێش بەرگەم بیم نان بڕامیان کرد لەگەیشتیان پاشی داهاتمە بینەوە پارتی 25 سال خزمەتم هەیە هەتا ئەو ساعاتەش نەڕاتبم ئەوش کتابەکە ژوا لە بەیرەمە هیچ شتێکمیش لۆ نەکرا بڵێ کریابی نەکریا ڕخنەم لە هۆردو عیزبانیشە هەتا ئەنگا چیان لۆمە کردی ئەمە ڕاپەڕینمان کرد ئازادی بێتەوە جودێ شۆلەشی باشمان لۆ بکرێ بەرمیلێ نەفتی لە بۆ ما بە 41 زاریە وەدانیشتینە بڵانێ لە هۆرچیانە هۆردو عیز دەسەلاتن چاو لە فەقیری بکەن حەقێکە هەرەبێ هەرزان بکەن حەقێ ئاوێ هەرزان بکەن چاویان لە فەقیری بێ ئەو مەشروعانە بدەنە ئیش فەلاحەتیان نەیەلا لە منتەقەی هەموو بیتە دار و بیتە خۆتان فەلاحەتی ناکەنیان نان هێڵە بۆچی نان نما عرض نما هەنگە عردێکمانە لێرە حکومە داگیری کردەوە 2 ساڵەوە پێومە تازە حەقێمەوە قوتعی دایتەمە لەبات ئەوە جۆتە ساڵە پێوەنی ناوەڵە زێتریشە ناوەڵا ئەو شتێ پێویست بوو لە بۆمان نەکریا ئەوی مەکردمان ئەلعانەکە تقریبا بڵێ پەشیمانم لێ منداڵمیش تاعین بینە بە شایدەی خۆیان تاعین بینە و شایدانە 2 سالیش لە ئیران ماما 5 سالیش پێشمەرجی ئەیلولی بیمە لەگە مەلا مستەفای معلم 53 چیتمە ئەهواز لە وەردگای بەهرەم بیمە ئەو جاوە گازندانەمە بەلکی بەرپرسیارەکانیش گویان لێبی و هیچ شتێکم لۆ نەکریا بەسایە کەنالێن گۆ بەلکی شتێکم لۆ بکرێ کتابەکە شمالەکەم تەماشای کامیرەش بکەوە ئەوش کتابەکە ئەیلو لێش کتاب و مالێری کەرم کە تەماشاک هیچ شتێکم لۆنە ئەوانەیە دەژلێنە لاە هەندێکیان احترامە لە بۆوان ئەوان لە بەشدار نەبینە بەس چی ئەو کتابە باسی دەکەن ئەوە کتابەکە لەوە مشکرا هیچیشم لۆ نەکرا هەتا هەنگاوە وەکو علاساس ڕاتبووم لۆ دەربچی 25 ساڵ خزمەتم باشە زۆر باشە 5 ساڵ ئەیلو لە 15 سالی شێگوڵانی پێشمەرگە بەڵێ فەرموو ڕای ئێوە شوەرەگرم بەڵام فەرموو بەس بە کورتی ئەگەر بتوانم فەرموو بۆی ڕای زۆربەتان وەرگم دواتر ئەگەرمەوەلاوەتان و وەڵامی ئێوە وەرەگرم بۆ قسەکەن زۆر سپاس دەکەم من وەکو ڕۆژنامەنووسێک لە ناحەیە کەلەیچیواتیگەم فەرموو کە لە ساڵی 1991 کە ڕاپەڕین کردیا یەکەم جار لە ڕانیە دەستی پێکرد هەمی تاکەی کورد بەشدار بی هەمی کەسێک یعنی پێخۆش بێ حکومت بەحەز لە سنوور کوردستان نەمینێت ئێستا 2016 ئێستاش خەڵکەکە دابش بیگە لەسەر سێ چینێک چەندین میل دەبڕێت بۆ ئەوەی بگاتە وڵاتێک ژیانێک ئاسایی بەڕێ بەد من چووم 3 مانگ لە ئەڵمانیا مامەوە ژیانم خۆش نەبوو گەرامەوە چینی دووەم دەوێت کوێلەی دەسەڵات بیت کابرا بۆ من پەیچیشی دانایە بە ناوی پشگیریکردن لە فلان کەس کاکە خۆی مام عومەر نییە و پشگیری لێ دەکەی موچەکەی مەلیۆن و نیوە عەفو سێمیش دەیەوێت ئەو ڕقوقینەی گەندەلیەکەی کە لە ناو کۆمەلگا هەیە
یان لەو بوارە هەیە دەیەوێت لە دژی دەسەڵات بوەستێنتەوە ئەمە یەک دووەمیش کە مامۆستا باس لە بواری زەویزار دەکەت زەویزارێک زۆرمان هەیە ئێمە بەڵام بەس بۆ من نا بۆ مامە نا بۆ ئاغا بۆ شێخەیە ئاغایەک چەندین ئاغا لە منتەقە هەیە بە 400 تەغار ملکی لەسەر ناو 350 ملکی لەسەر ناو بەڵام بۆ چێ بۆ ئەو بۆ من نا و سێمیش مامۆستا گیان کە باس لە بواری نەفت و پترۆل و ئەی منتەقەیە دەکەت ئەوە تا زیاتر لە 900 متر سێبیر نەفت لێرە مەوجودە ئەوە یەکێکیان لەو گوندەیە ئەوەش یەک لە کالیلانە و یەکێش لەسەر چیای مەقلوبە دەتوانێت هەر ئێستا کامیرێتەکەتان بەخشی بکەن و قازی محەممەدی مەزن هەمیشە دەڵێت کە کوردستانی من یەک پارچێ لەو شعرە دێژیت هەموویان پێک ڕادیان گوت دوو جاران دوو هەموو دایان کرد چوار ئەمن لە حسابەکەی خۆم کەم دەینا خوارد دەکا بە یەک بەڵام من ئێستا لە کوردستانەکەی خۆم دەبینم چوار پارچەیە قەندیلی بەرز پارچەی کە هەرێمێک سەربەخۆی دێگەلە بۆ ئەولاوە هەرێمیشی ترە لە دێگەلە بۆ ئەم لە هەرێمیشی ترە ئەوە نییە کانتۆنیەکیش لە شنگار دروست بکەن ئەوش ببێت زۆر سپاس فەرمو خوش سرۆژداوان ئارا سەدروشی دوو پرسیار بۆ مامۆستا ئاراز ئەگەر زەحمەتە پرسیارێکەوە ئەو بەحسی نەشەفافیەت دڵداهاتیت کەتن ئەگەر بەبەستەوی ئەم بژین بەردەڕەش بیتن نەک و کوردستان هەمی بیت باشە ئایا تو ئێک جوان بەشداربووین vê بەردەڕەشی و حزبەکە سیاسی بۆ حتانکێت هەلویستێک نەبووە وەکو لایەنێکی سیاسی بووەیەکی ئەسپە ڕۆژنامەوانێک سوود لە تەوەر بگرم و ئەو نەشەفافیەت چ نەبوو من دیار بیت ئەوە خاڵێکی خاڵە دوێ بەحسی حکومەتە خۆجی هاتەکردن لە دهۆکێ تا يعني بقولي نباش داري حكومات دخو جي معني الفي خاله تاخد باش باشه آیا تو تا پوستک بدست بین کرسیک نکل انجمن پارزگاه دوی که سروک لیسته و همیشین اندام جوات اجیک باشه او پوستا چواتیه باشه او خلق دنگ خود وان کسا باشه او همین نه کتی بونه همین خلق یعنی خلق که في منطقه نبیا همین سنور پارزگاه دوی که بگشتیم خاله دی بو هر سلان سیاسی باشه بوچون آواه کردن وگرین و بو بری 25 سال و او راپارین تکرین و او گرم و گوریاوی خلکی ام جاره کدی یعنی وی خوشی افریقا دزفنای نوه خاله دیش هم دیسان بو هر سیکا باشه حتی نوکه بوم دیار نبویه آیا راپارین دروازه راپارین برداره شانجی آکره بر خوب که که هر رادیو آکره و که ورد بیجتن آکره دروازه راپارینه رنگ کانالن راگهاندنه اون حتی این آرتینو که امر بخشه که راستا خو رنگ نو که آکره افریقا ریپورتاج درست کردن بیتن دلویر و در دیار بیتن کو بیجتن آکره دروازه راپارینه از و کوروشنامه وانک رنگ از زان برداره شو وان برادر پشمرگی افچته کری بلنگ و کلان سیاسی بوچی حواله که تمام و جدی نهات یادان بویه که بو خلق کی بدیکومنت دیار بکن کو برداره شوی دمی ناحیه بویه سر به قضایی که بویه آکره لما آکره در فته بخوزانی از وچنده زانم بس بوچی انگ حوال نادن که صبح کرمن و یتا و یدی وچنده بزانیدن بدی زارو که گل مسیار بال و داره من گل خوب رمال يعني الراديو فاكر بيفا الراديو فاكر بيفا يعني قلتي ما مستا باش انك راپارين كيري استناجي هشتم قضابي بصفه دو يعني بيجين هشته بناراتيبو يعني بداخه براسي يعني البر هميه برزبوي فالفريدا بتيفان وكلان سياسي حولك تمام بدن بویه که و چنده بسلمینن و بردارش بکنه نمونه و چنده هنه خاله دومای خال ابداخه من زانم مزگردک بو تایبت بو دورا یعنی بیشتر پراپرین دورا بردارشی از بینم زیادتر مسئله چه مسئله که سیاسی از حسیم زیادتر وان خاله دیار بکن که مسئله پروژه شد هنه بویه که همچیک سود لی ببینه بله کیدی پرسیارکه کرم که اگر بکورتی بیت سپاس بله پیروزبای راپرین سرجم خلق کردستان دکم و بخیراتنی کانالی نارتی دکم و قضای بردرش براسی من کهاتم و برنامه کوام زانی همومان با یک روحیت بجداری برنامه کده کین همان روحیت راپرین نخوام راپرین نبینی و بلام باکم با پیرم اوانی تر که راپرین یا کدو حقی اوان پیم دوا بیم ایره با آزادی قصه بکم و داوای حقی خوم بکم کاگ مراد اوی من دبینم لیره دا که اگر تماشای کردستان همی بکن و قضای بردرشیش دبین هر حزب سیاسی کو راپرین دکاتم ملکی خوی اگر ایما همومان بحزب سیاسی کانو بخلکی کردستان و بهمو ناوچه کانو
ڕاپەڕین بکەینە مڵکی هەمومان بە گیانێکی برایانە یعنی بێ ڕاپەڕین بکەینە نمونەیەکی یەک گورتووی کە لە ڕاپەڕیارت بۆ ئەوان پرسیارم بۆ ئەوان یعنی ئەوی من دەبینم زیاتر لێرە لە سیڕاعێکی سیاسی و کێشمەکێشمی سیاسی زیاتر هیچی نییە و ئەوەی منیش بینیومە هەر ئەوە بووە لە مێژوو کە ئەم کێشمە سیاسی و ئەو یەک نەگرتنە کە لە نێوان حیزبە سیاسیەکانی کورتەیە وای کردووە کە ئەو ئامانجەی ڕاپەڕین بۆی خەڵک ڕاپەڕینی کردووە نەهاتۆ دەدی و نەگەیشتون نەدەجێ بۆیە من داوا لە هەموو حیزبە سیاسیەکان دەکەم داوا لە هەموو خەڵکێکەکەم تکاتان لێ دەکەم خەڵک باو باپیرانمان هەر کوردێک لە هەر شوێنێک ڕاپەڕیوە بۆ ئەوەی ئازادی خۆشگۆزەرانی بۆ ئەمڕۆ دروست بکە ئەگەر ئێوەش ئەوە بەردەوام بە لەسەر ئەم کێشمە سیاسیکردنەوە بە مولکیکردنی ڕاپەڕین مولکیکانتان بێ پیرۆستان بێ ئەوە ئێمە دەمانەوێت بەخۆش گۆزەرانی بژین وەکو گەنجێک هەڵی کارکردنم دەستکەوێ بیر لە هەندەران نەکەمەوە بیر لە وڵاتەکەم بکەمەوە لە ئاوادانکردنەوەی وڵاتەکەم بکەمەوە من نازانم بەڕاستی باسی چی بکەم چی بڵم چونکە قەزای بەردەڕەش گەنجانی قەزای بەردەڕەش هیوا ئاواتەکانیان هیچی لە گەنجەکانی توری هەرێمی کوردستان کەمتر نییە هیچی لە داخوازیەکانی ئەوان کەمتر نییە چونکە من لێرە خۆم باسی سنتەری خزمەت گوزارەکانی سنتەری قەزای بەردەڕەش ناکەم باسی دەوروبەری قەزای بەردەڕەش دەکەم مەتا ئێستا شوێنێک نییە بۆ گەنجان بتوانم یاخود شوێنێک نییە هەموو ڕۆشنبیر و خوێنەرەکانی قەزای بەردەڕەشیان لەوەکانی قەزای بەردەڕەش لە شوێنێکا کۆ بکاتەوە بیر و بۆ چۆنیان نەبوونی تیپێکی پرۆفشناڵانەی هوەری نەبوونی کارگەیەکی کاتم زۆر کورتەگەر باشە زۆر سپاسان دەکەم سپاس کەسێکی دیکە فەرموو بەڵام ئەگەر زۆر بە کورتی بێتن چکە زۆر کاتمان کەمە سپاس بۆ جەناب کاک مراد سپاس بۆ لایەنە سیاسیەکان بە خێراتنتان دەکەین ێوارتان باش سلااو لە پێشمەرگەکان لە بەرەکانی جەنگ دووسێ پرسیارم بۆ لایەنە سیاسیەکان هەیە کەمیان بە کاگاراز سەو دەست پێ دەکەم کاگاراز تۆ باسی شەفافیت دەکەی 6% نەوت هەرێمی کوردستان لە ژێر دەسەڵاتی جەنابتانە بۆ قسەتانی ڕوونکردنەوەمە بۆ بکەین بۆ کاک مامۆستا تارق پرسیارێکمان هەیە جەنابتان لە حکوومەتی هەرێمە بەشدارن بە 5 وەزیرەوە لە حکوومەتی خۆجیشە بەشدارن ئەگەر ئەم ڕخنای هەتانە و داواتان ناگات بۆ لە حکوومەت ناکشێنەوە بۆ گلەی دەکەن پرسیارێک بۆ کاکتیار جەنابەت باسی لەوەت کرد گوتت بەڵگەکان دەسەلمێنن داوا لە جەنابەت دەکەین ئەگەر لەم بەرنامەشانە لە بەرنامەیەکی ترە بۆمان بسەلمێن ئینشەڵڵا ئەو وانەی کە ڕاپەڕینیان کردو بە دوکیومنت بۆ مێژوو بۆ خەڵک ڕۆم ببێتەوە چێ ڕاپەڕینی کرد و چێنەی کرد سپاس کێتر فەرموو مواطنێکی قەزای بەردەڕەش ڕاپەڕین هەمووی کردیتی خەڵک بەعام کردیتی بەڵام من داوا لەو برادران دەکەم با ڕاپەڕینی بگەڕنەوە بەردەڕەشی یعنی ئێستا ئاکری بۆ خۆی بردیە ئەو یەک دوو یعنی کاکتەیار وەکو پارتی یعنی وەکو ئەو پارتی وەکو مواطنێکی بەردەڕەشی ئەی مهم یعنی پارتی یعنی بەس خزمەتت بکەم تو دەڵێ وەکو پارتی یعنی ئەوە على ئەساس ئەوە هیچ حزبەکان نەیکردی وەکو پارتی ئارلۆند و جاکشان بووە هیچ کەس نەیکردی ئەوە یەک کاکتار ڕاپەڕین هەمووی بەردەڕەش کردیتی کاکتار باسی گرگۆتی جەنابی سەرۆکی هەرێم ئایا لەگە سەرۆکی پارتی دموکراتی کوردستان لەگە سەرۆکی يعني دريك سروج هريم كردستان اگر زرابه دا بلي بارتي يعني مسعود بارزاني سروج هريم كردستان بيشت سروج هريم كردستان است مسعود بارزاني سروج هريم كردستان سروج منيا بلام سروج بارتي ديمقراطي بيم خوشا زاينسي بيم خوشا مناقشه يمكن بيم خوشا اورا برني بردرشي لاكل بستنو بينو بردرشي استيق دقه ويك لا دواكاري كانت دواكاري ديكات يا كان قزا لا كردستان قزاي بردرشي كاك سنكلا لا قزاي بردرش كاك مسؤولك ديتن بربرس يعني بابلين اول شيء حكومتي ديتن بانتورو كتساكتش لبرا وقت كدستوى زي خوي نازني لا خاني ولا فيليو يديبك يعني هر قديمترين او قزايا بردرش قندترين قزايا بردرش لولا سليماني او حاله ثانيه من سليمانيش قندلا سليمانيش قندلا وبالنسبه قزايا بردرش كاكا ازادينيا من استخاري نشين ناوير مزاهره بكم نار خب شباب ازادي رخنا ناقري ازادي قسناك ازادي برنامج اخر استواق صادكم بلام لواني بياني دو بياني غازم بكن كسب سپاس دەگەرم وڵاتە لەبەرەوەی کاتمان کەمەوە ڕایەوە وەرەگرم هەرێکەتان بە کورتی وەڵامی پرسیارەکانتان دەنەمەوە سەبارەت بە مەسەلەی ئاکرێ و بەردەڕەش هەلبەتە ئێمە پار لە ئاکرێ بەرنامەمان کرد ئەم ساڵ بۆی ئەو هاوسەنگیە بە هەبێتن لە بەردەڕەش بەرنامەمان کرد کە هیچ جیاوازێک نە ئیدی ئەوەی دیکەش مێژوو هیواداری مێژوو نووسان بەدوایەوەدا بچن و ئاشکرای بکەنیان ئەو دیار بخەن کە چۆنە دەمێ وەڵامی ئێوە وەرگرم لەسەر ئەو پرسیارە کە ئاراستەی جەنابتان کران فەرموو زۆر سوپاس دەستخۆشی لە برادران دەکەم
وڵای مام سعید حەقی خۆتی حەقی وەنەجیرایە ئەگەر لەلایەن چەتی دنانبڕا و کراوی من ئامادەم هەرچی بە من بکرێت مۆزوعی ڕاپەڕین بە حیزبینەکە منش پێم باشە لەگە ئەو ڕێ بەسەد لەسەر لە ڕانیەت تا زاخۆ پێشمەرگەی کوردستان و جەماوەری کوردستان ڕاپەڕینیان کردە ئەو برادرێک باسی داهاتینەوت کرد گوتی زۆربەی لە لاینگوێ لۆ باسی نەکردمە لە بەرنامەکە باسم کرد خۆمان بەشدارین لە حکوومەت خۆمان نەدزیتەوە لە بەرپرسیارەتی ئێمە تێبینیمان هەیە لەسەر مۆزوعی داهاتینەوە بەڵام ئەگەر تو بێی بە پێی ڕقام داتا وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە 18 کورسیمان هەیە بە پێی ئەو 18 کورسی خۆ ئێستاقای خۆمان بەشداریمان حکوومەت کرد سامانە سروشتەکان لایەن پارتی دیموکراتی کوردستانە سەرۆکی ئەنجومەن لایەن پارتی دیموکراتی کوردستانە زۆربەی کاسیاسی کە بێزەکانی ناحکوومەتی هەرێمی کوردستان لایەن پارتی دیموکراتی کوردستانە ئێمە خۆمان بەشدار زانین بەڵام کە باسی کاقوبات جێگیری سەرۆکی حکوومەت ئەمەش خۆمان بە بەشێک دەزانین دەمانەوێت بە هەموو لایەکمان ئەو نەشەفافی هەیە کە خەڵک هەموو پێی وایە نەشەفافە و لۆی خەڵک بە مولکی خۆی بزانی شەفاف بکەین لەوە ئەو ملەتە بەشداری حکوومەتی خۆت زەی دەلێ بۆ پێمان نەکرا خۆ بە تۆ بزی داوامان کردی و ئامادەین ئێستا بە پێی ئێستحقاقی خۆمان چەند دەنگماهینایە لەو قەزایە لەو پارێزگایە گەر بەشداریمان پێ بکەن ئامادەین بەشداری پێ بکەین بەشداری وەکە بکەین دەواازەی راپەڕین وڵای بە پێی من ئەو کات تەمەنم 2 ساڵ بووە بەڵام بە پێی ئەو معلوماتی و برادرانی بەشداری راپەڕینیا کردیە لە بەردەڕەش دانی سبەینەکە راپەڕین دەستی پێکرێت لە کاتژمێردا بەڵام لە ئاکرێ دانی ئێوارەکەی بۆ بەردەڕەش دەواازەی راپەڕین و شەیج دراوە واتە ڕۆژ بە کاتەکەی جیاواز بوو ئەوەی برادرێک باسی وی کرد گەنجێک باسی کرد بە حیزبینەکەم دوام داوە دەستی خۆشببی شتی زۆر جوانی باس کرد سوپاسی دەکەم ئەوەی برادرێک باسی کرد 16 داهاتی نەوت لەبەردەستی ئێمەیە باشە 16 لەبەردەستی ئێمەیە بەڵام داهاتەکە بە چێدا دەڕوان نەوتەکە بۆ ڕێکێ بەرێ دەڕوا بۆ تورکێ دەڕوا ئەمە ئێرانیش دەڕوا بەتانکەر بۆ ئێران دەڕوا ڕاستە بەڵام زۆربەی بە تورکێدا دەڕوا بۆ بەندەرەکانی جیهان زۆربەی بە ئێرانیشدا سەتانوەتی بەلێدا دەچی کاکتار سەتانوەتی نەوت بەلێدا دەڕوا و پێمان وایە شەفاف نیە دەبی شەفاف بکەین من هەرەوەندە بۆ فەرمۆڵامی ئەو پرسیارانێک ئەگەر بە کورتی بدەیتەوە مەمنونە طبعاً من دەستخۆشیان لێ دەکەم ئەوانەی کە سەوا ڕخ نەبێتن یان پرسیارش بتن بە تایبەتێک لە برایەکان نەمزانی ناوی چیە باسی ئەوەی کرد کە ئایا کێ ڕاپەڕینی کردبێت یان چێ نەکردبێت مهمەوە ئێمە بەرهەمەکەی بخۆین ئێستا شعور بۆ بکەین کە بەرهەمەکەی بخۆین ئێمەش لەگەڵ ئەوەی بەڕاستی چونکە ئەگەر هەبێت و هەر کەسێک ڕاپەڕینی کردبێتن ئەگەر بۆ خۆی وەکو شەخص کردبێتن ئەوە لە مێژوو تۆمار دەکرێت ناوەکەی دەنووسرێتن بەڵام احتیمالە سوودەکەی بۆ گەڵەکە نەبێتن بەڵام ئەگەر هەمومان کردبمان بۆ لە پێناو گەڵەکە پێویستە بڵێن گەڵەکەمان بەڕاستی ڕاپەڕینی کردێ بۆی هەمومان بەیەکەوە سوودمەند بین چونکە ئێمە هەمومان بین نەتیجە لە کەشتێک داینا چێ بێت لە پێش بێچێ لە پاش مهم هەمومان لە کەشتێک داینا هەمومان دەوی بەڕاستی خزمەتی ئەو بکەین من دەمەوێتم بەڕاستی تیشتێک بخەمە چەند خاڵێکم مابوو بە تایبەت باسم نەکرد ئێمە کە ئەمڕۆ لێرە دانیشتوین بە حقت یعنی با هەندێک پێشنیاریش بکەین چونکە بەڕاستی بێئینسافی ئەگەر بێت و احتیمالە سوبێ ڕۆژێ بگۆترێتن دەسەڵات بلێت کاکە وەڵام ماکس پێشنیاریان هەبوو مەسەل بۆ نمونە خاڵی سەرەکی بە حقت بەردەڕەش پێویستی زۆر بە ڕێگاوبان هەیە احتیمام بە ڕێگاوبان بدرێتن نمونەی ئەو ڕێگایمانیش باس کرد نمونەی ناو کۆڵانەکانمانیش باس کرد خاڵەکەی دیکە ئەوەیە بەڕاستی دروستکردنی چەند کارگایەک لەو منطقەیە ئێرە منطقەیەکی بە خێر و بەرەکەتە بۆ زراعە ئێستا گەر کارگایەکی ئاوی تەماتە هەبێتن کارگایەکی ماستە بێتن لەو دەبەرە خەلکێکی زۆر دەژێنێتن بە حقیقەت خاڵێکی دیکە تا ئێستاکانە لە بەردەڕەش ینی هۆڵێکی گەورەمان نییە بە حقیقەت کە خەڵکە ئەوی پێ بکاتن بتوانێتن بۆنەکانی خۆی لە ئەوەی کە بکەتەوە خاڵەکەی ترەوەی بەڕاستی ئێمە شوێنێکی زۆر گونجامان هەیە بۆ گەشتیاری ئەوە زەیە ئەوەی دیە ئەمە نمونەیەکت بۆ باسکەم بەڕێز بۆەوەی کە بگونجێتن لەگەڵ ئەو مەسەلەی منە لە ئەوە لە تورکیا نێزیکمانە لە شاری ئەنتالیا دانیشتووی ئەنتالیا 1 ملیۆن نەفرن بەڵام بەردەوام گەشتیارەکان کە لەوێ تەوازیان 10 ملیۆن نەفرن یعنی معناوەیە 1 بەرامبەر 9 نەفر تێن گەشت دەکەن کەواتە ئەو هەمووی پارە دێن بۆ ئەو خەڵکە بەڕاستی ئەمە ئێستا گەربێت و لەسەر ئەو خازرا لە شوێنە جوانانە ئەگە شوێنێکی گشتیاری جوانمان هەبێتن خەڵک هەمووی بەڕاستی ژیانی خۆی لێ دیکە دەکاتن خاڵەکەی تریش ئەوەیە بە حقیقەت ینی وەکو گوتمان ینی کە خزمەتێکی بەعام بۆ هەموو بە تایبەت شوێنەکانی کشت و کاڵی ینی ئێستاکانە تەمەشاکە بە تایبەت مەوزوعی ئاژەڵ یعنی من نمونەیەکت بۆ باسکەم بۆی کە ئێستا بەڕێزان لە قەزای بەردەڕەش یەک بێتەرنەری هەیە بە تاقتنی لە ناو شارەکە لە ناو بەردەڕەشە ئەویش ئێستا حالین هەڕە پرسیاری لێ بکە نەفریەی نییە
نەثریەی نییە ئەو لقاحی بۆی تێتن 30% لە تەڵقیحاتی ئەو منطقەیە بەڕاستی دابین دەکاتن کەواتە چی بکاتن چ خزمەتێک ئاژەڵ بکاتن چۆن ینی سەرمایی بپارێزن بۆ بگەڕێمەوە سەرەوەی کە ینی جوابی ئەو پرسیارەی ئەو بەڕێزانە بدەمەوە بەتایبەت من پێم خۆشە بە حقیقەت بەڕێزان ئێمە وەختێک گلەیی دەکەین وەختێ ڕخنە دەگرین هەدفمان لێ ئەوە چاکردنی دەسەڵاتەکەی خۆمان بێت چاکردنی حکومڕانی بێتن نا خوا نەخواستە بە نەفەسێکی وێرانکردن و بە نەفەسی ڕوخان تەماشای بکەن چونکە بین نەتیجا ملەتی خۆمانە کوردستان کوردستانی خۆمانە حکومەتی خۆمانە ئەمن جوابێک بۆ ئەو پرسیارە بەس زۆر بەکورتی جوابێک بۆ ئەو پرسیارە من ئێستەکانە ساتێک لێرە دانیشتن نییە بە هەموو تەمەنی پێشی ڕاپەڕی نایگۆڕمەوە بە حەقات خاڵەکەی دەربارەی خۆکشانەوە لە حکومەت کاگبرات خۆکشانەوە لە حکومات ئێمە لەو شوێنەی ئەگە بزانین پێمان ناکرێتن خۆمان دەکشێنەوە بە نمونەش وەزارەتی کارەبا کە پێمان بەڕێوە نەچوو بەربەستی هەبوو خۆمانشانە بەڵام لە شوێنەکانی دەمالی کوردی بپارێزین کۆمەڵە گەنج ئاماژیان بۆ کرد کە خزم وەکو پێویست شوێنێک نییە بچن تیا سنتەرێک نییان کۆمەڵە شوێنە ڕای تۆ لەسەر قسەیەوەی وەکو گەنجێک چی داواکاریتان چییە دەتانەوێت چیتان بۆ بکرێت پێش وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە ڕاپەڕین کە لە کوردستان دەستی پێکرد بە ڕاپەڕینی جەماوەری ناسرا پێش ئەوەی کە پارتی یەکێتی بەشدار بیتن لە ڕاپەڕینەکەی جەماوەر هەلستا یعنی لێرە حەقوانیە کە لێرە پارتی بلێ وڵات و یەکێتی بەشدار نەبیتی یەکێتی بلێ پارتی تو بەشدار نەبیتی پێش پارتی و یەکێتی بەشدار بیتن جەماوەرەکە هەلستایە و بەرادەرێکی دی کاک ئاراز با بزانم باسەوەی کرد کە ئێستا نازانین کەس نازانیت کە بەردەڕەش ڕاپەڕینەکەی کردی یانیش ئاکرێ کردیتی مەبەستم کاک ئاراز دانیشتیا ئەمە کەسێک دەزانێتن کە بەرە بەیانی دوازدەی سێ کە بەردەڕەش ڕاپەڕی دوازدەی سێ لە بەردەڕەش ڕاپەڕینەکە کرا بە حکمی ئەوەی کە بەردەڕەش ناحیەیەک بەسەر بە قەزای ئاکرێ بوو ئەو کات و هەروەها پاش چەندین ساڵیش هەر وەکو بڵیت دەستگاکانی ڕاگەاندن سەر بە ئاکرێ بوو هیچ کەناڵێکی ڕاگەاندن لە بەردەڕەشنەوە بە حکمی ئەوەی ئەوانە هەندێک کار بوو کە ئاکرێ لە خۆی قۆستەوە بکرێتە سەر بە قەزایەکەی خۆیان ئەگەر بین ئێستا چی بکرێ بۆ گەنجانی بەردەڕەش چ نەکراوە کە پێویستە بکرێ پێشنیاریەوە چی بکرێ بۆ گەنجان گەنجان وەڵام نازانانی بە شێوێک باسی بکەین ئێستا هەندێک بخۆی ئەگە بێت بکرێتن چی بکرێتن بەخۆیان دەست کرایە لە بەردەڕەش لە قەزای بەردەڕەش لە گەنجان بۆ نمونە سنتەی ڕۆشنبیری هەبوو چەند ڕێی خراوەشی کۆمەلگەی مەدەنی هەیە بەڵام ئەوانش بە حکمی ناپرۆفشینالیان هەندێکیان ینی نازانانی ئەوکو بڵێم بە شێوەیەکی ئەکتیڤ نینە لە گەنجانی بەردەڕەش بەڵێ سپاس کاک تەرەگەر وەڵامی ئەو بەشێک لەو پرسیارانێکە بۆ ئاراستەی ئێوان کرد وەکو لانی پارتی بزانم ڕای جەناب تۆڵامت بۆ ئەوان چێ و دوا پێشنیارت چییە بۆ قەزای بەردەڕەش کە بکرێت چانگاوێکی بۆ بندێ بەڵێ من دەستخۆشی لەو برادرانە دەکەم یەکە بە یەکەیان کەوانەی داخەڵیان کرد هیچ تێبینیەکم نیە تێبینیەکم لەسەر قسەی و برادرە باسی ئەوەی کرد کە ئیشەکە بە حیزبی نەکرێ و ئیشەکە تێک نەدرێ من پشتیوانی لە قسەکانی دەکەم ئەو قسانەی من ئەو ڕەخنە و بەڵگانەی من دەڵێم ئەو قسانەی من دەڵێم هۆکارەکەی ئەوە بۆ بۆی تاریخ نەشێوێ من کێشەیەکم نییە بۆی تاریخەکە نەشێ دەبێت حقایەک بۆ خۆی باس کرێ ڕاپەڕین جەماوەرێک کردی بەڵام تەنزیم داخلی حیزبەکان پارتی و یەشێتی لە سنووری یەشێتی بوو لە سنووری پارتیش پارتی بوو بەردەڕەشی سنووری پارتی بوو تەنزیمی پارتی ڕاپەڕینیان کرد و ئەوە ئاشکرایە پێشمەرگە و بە پشتیوانی پێشمەرگە لە شاخ دەنا جەماوەر ڕاپەڕینی پێ نەدەکرا ئەوە یەک دووەمان ئێمە لە بەردەڕەش ئەو برادرە هەر قسەی لەسەر ئەوە کرد تیپی هوەریمان نیە و نازم ئەو برادرە نازام ئەگەر ئاگای لێبێ ئەمڕۆکە جوانترین سرود لەلایەن تیپی هوەری بەردەڕەشەوە دروست کراوە بە شێوازێکی پرۆفیشنال بە تێکست و میلۆدیەکی جوان سرودێک لەسەر بەردەڕەش بۆەوەی گەنج و مناڵ و پیر سفادەی لێ بکەن دوو سرودمان دروستیش کردەوە نەک سرود تیپی هوەری بەردەڕەش سەر بە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هوەری بەردەڕەش ئەمە لەلایەکی تر ئەوەی ئەو داخوازیە و کەم و کوڕیانەی گەنجەکان هەیەە ئەوە حەقێکی شەرعی خۆیانە منیش پشتیوانی پێشنیارم ئەوەیە جەنابی سەرۆک لە دوایین و تاریخۆی سەرۆک بارزانانی لە دوایین و تاریخۆی تەکەزی لەسەر ئەوە کردەوە من بۆ بنبرکردنی گەندەلی لە ماڵەکەی خۆم دەست پێ دەکەم لە ناو حزبەکەی خۆم دەست پێ دەکەم اینجا لە ناو قەزای بەردەڕەشی دەست پێ بکە دەبێت لە هەموو شوێنێک دەست پێ دەکرێت دەبێت هەمومان پشتیوانی جەنابی سەرۆک بکەین بە حیزبە سیاسیەکانیشەوە نەک لێرە ئاوادانیشین بە شەو بەشدار
بە ڕۆژ بەشدار بین لە حکوومەت بە شەو گلەیی لە حکوومەت بکەین لە تەلەڤیزیۆنەکان ئەوە ئیشی زۆربەی حیزبە سیاسیەکانی ترەکە دەیکەن دەبێ ئەو تەواجودیەتە لە ناو حکوومەت نەمێنێ دەبێ هەمومان بە یەک دەست بە یەک تیم کار بکەین بۆ ئەوەی بەرەنگاری گەندەڵی ببینەوە من یەکێکم لەو قەزایە احتیمالە نازان برادران شایدیش بدەنەوە کەس بەقەت من گەندەڵی بڵاو نەکردوتەوە کەسیش بەقەت من دژی گەندەڵی نییە من ئەوە خۆم دەبینم تا سەر ێسقان دژی گەندەڵیمە دژی گەندەڵ کارە سپاس پەیوەندەکە دوا ئەوتە چیە پێویستە چی بکرێت بۆ قەزای بەردەرەش بە کورتی پێشنیارت چیە دەتەوێت چی بۆ بکرێت بەردەرەش لە ڕووی خەدەماتەوە زۆر شتی نوقسان هەیە و بە تایبەتی ئەو ڕێی کەلک بەردەڕەش پێشی هەفتەیەکە پێنج پێشمەرگەی قارەمان لە ڕووداوێکی هاتچوو لەو ڕێە شەیدی بوو ڕژانە خەڵکمان تێدا لەو ڕێە کارە سات دەمرن بۆیە داوا دەکەن لە حکوومەت ئەو ڕێە بەزترین کات چا بکرێتن و من لە یادی ڕاپەڕین سەر و ڕێز و نوازش بۆ خانەوادەی شەهیدەکان خانەوادەی ئەنفال کراوەکان و برا پێشمەرگە قارەمەکان ئەوروکە کوردستان دەپارێزن و زۆر سپاس سپاس تەماشەبانێنجا سپاسش بۆ تەماشەبانێوەرەی هیویدارین کوم شیابین نەرینی و بۆ چوون و رەخنە و پێشنیارێن هەموو وان خەلکێ قەزا بەرداشت و درۆژەکەوە کیرۆدا راپەرین بگەین نالێن پەیوەندیدار حتا کو سبێ لە قەزا مێدیە مەژبانە دە بەرنامەکەنەوە سپاس بۆ بەشداریکردنەوە هەمێ و سپاس بۆ میێواناژی دووبارە ئەدەمباج بخاترەوە